سلام علیکم زۆر بەخێراتنەوە لە بۆ پۆدکاستی ڕاستپار لە ژمارەی سێمی پۆدکاستەکەمان باس لەوە ئەکەین ئایا زانست دەتوانێت هەموو شتێک ڕوون بکاتەوە و لە درێژای ئەو پۆدکاستە ئینشاءڵڵا چەندین ئایدۆلۆژیا و چەمک و بابەتی فەلسەفی و فکری و هەندێک بابەتی مێژوویش باسەکەین بۆ ئەوی زیاتر ڕوونی بکەینەوە یاخود با بڵێن وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئایا زانست دەتوانێت هەموو شتێک ڕوون بکاتەوە لە ژیان و جیهاندا. لێرەشدا لەو پۆدکاستە کاک محەممەد لایەڵم لەگەڵا. زۆر بەخێرات کاک محەممەدجان. سپاس دەکەم گاگارێزیان سڵاو لە هەموو لایەک بێت. زۆر باشە. پێشەوەی دەست بە پۆدکاستەکە بکەین زیاتر باسی بکەین ئایا زانست چییە؟ ئەگەر پێناسەکی ئەکادمی بۆ نمونە پێناسەکی زۆر با بڵێن لە دیکشنەری ئۆکسفۆرد باشە وەرگرین ئایا زانست چییە؟ بەڵێ پێناسەکەی ئۆکسفۆرد پێناسێکی جوانە ئەڵێ با بڵێن بریتە لە چی هەر باڵێن ئۆبزەرویشن تێبینیکردن میژەرمنت ئەکسپێرمنت بۆ پێکهێنان ڕستم فۆرمولیشنە یاخود مۆدیفیکیشنی گریمانەکان بە شێوەیەکی سیستماتیکی باشە. یعنی ئەم چەمکە گرنگە سیستماتیکی ئەم توخمانە بە شێوەیەکی سیستماتیکی ئەنجام دران بۆ توانین بڵین ئێمە خەریکی زانستین یاخود زانست ئەنجامەیی. بەڵێ کەواتە توانین بڵین زانست بریتێ لە هەیکەلێک لە معریفە لە زانست واتە خودی زانست کۆمەڵە زانیاریێک یاخود a body of knowledge باش ئەگریتەوە و لەما کادا چ شتێکەکە ئەگریتەوە ساینتیفیک مێتۆد یاخود میتۆدی زانستی یاخود ڕێگای زانستی ئەگریتەوە. جا ڕێگای زانستیەکە چییە؟ ڕێگای زانستی چەند هەنگاوەکە هەمووشی بە شێوازی سیستەماتیکە کە ئەڵێ سیستەماتیک واتە هەنگاو بە هەنگاوەکان پاش و پێشی ناکرێت و هەریەکەی ستانداردی خۆی هەیە باشە بە سیستەمێکی دیاریکراو هەنگاوەکانەکە یەکەم هەنگاو ئەوەیە بۆ نمونە ڕوانگەکردنە واتە ئێستا بوونە دیاردەش سروشتی هەیە ڕوانگەی دیاردە سروشتێکەیەکی بۆ ئێستا خۆرە بۆ دەتێت شتێک سەبارەت بە خۆر بزانی ڕوانگەی خۆرەکەی دەچی تەلسکۆپێت دێنی و سەیری خۆرەکەی ئەو ڕوانگەکردنی پێڵێن. باش ڕوانگەکردن بۆ نمونە دەی پێوانە ئەەکەی مێژەرمنتەکەی هەندێک تەلسکۆپی گەورە دنیا خۆت وێزگەی ڕوانگەکردن دینی دەیتای کۆکەوە زانیاری کۆکیەوە لەسەر خۆرەکە ئایا پلەیگەرمی چەندە دووریەکەی چەندە ڕەنگی چۆنەوەنیە ئەوانە کۆکێ پاشەوەی مێژەرمنتت کرد ئەوەنجێندەی تاقیکردنەوەکە ئەکسپریمنتە تاقیکردنەوە کە زۆر گرنگە کە تاقیکردنەوەت کرد ئەو تاقیکردنەوە پیشانێدا ئایا ئەو گریمانی توولە بە ئەو زانیارەی کۆت کردینەوە ئایا ڕاست نییە یاخۆت هەر گریمانێکت کردی تاقیکردنەوە کە پێتەڵێ ئایا گریمانە و بیردۆستەکەت تا چەند ڕاستە. پاش ئەکسپێرمنت پاش تاقیکردنەوە ئەوەنجێ چ دێ فۆرمولیشن دێ واتە ئەتوو ئەو بەپی ئەو ئەندەرەنجامی تاقیکەکە و ئەو زانیارەی کۆت کردیتەوە دەی هەر هەموو چڕەکەوە کۆکەوە لە یەک تعبیری زانستی بۆ نمونە دەڵێ نازانم بۆ نووسە دەڵێ ئاو لە پلەیگەرمی 100 دەکوڵێ باشە ئەو پێڵێن فۆرمولیشن واتە ئاو دیکێ تعبیرەکی کە دەبیتە بڵێ دەبیتە تعبیرەکی زانستی هەم ئەوشی وەک باسمان کرد بە شێوازی سیستەماتیکە ڕاستە بۆ شێوە ئەنجامەدرێت. ئێستا گەر بەڵێ جا لێرەدا پێشەوەی یعنی زیاتر بڕۆین مەسەلێک زۆر گرنگە ئێستامە بزانین جیاوازی نێوان شتی زانستی و نازانستی چییە باشە چونکە زۆر شتێ نزیکە لە زانست نزیکە لە وەسان باس بەڵام زانست نییە باشە چۆن بتوانێت ئەو شتی زانستی و نازانستی لێک دوودا بکەینەوە؟ بەڵێ بابەتێکە پێوترێ دیمارکیشن پرۆبلم واتەوا بڵێن جیاکردنەوەی زانست لە شتانێکی نازانستی. جا ئەم بابەتە فەیلسوفانی زانست یعنی دەمێکە مناقەشەی لەسەرەکەن و مشتومڕیان لەسەری هەیە کە ئایا توانی یعنی بتوانن شتێک بێنە پێش چەند توخمێک تەواو بکات زانست جیا بێتەوە لە بەرامبەرەکانی. یەکێک لەو توخمانە بریتێ لە فۆلسیفیکیشن ئەوەی کارە کۆپەر باڵین هین پێوترێت چەمکی بە هەڵە خستنەوە ئەوەی کارە کۆپەر پێشکەشی کردو بەس ئەم چەمکەش یعنی دووچاری ڕەخنەوە بۆت و جا هەر بۆیە ئەم مەسەلەی دیمارکیشنە ئەم جیاکردنەوەی زانست تا ئێستا یعنی ماوەتەوە، 'ئەوەندەی ئاگادار بم، بەڵام ئەمانە ئەوە نییە یعنی 'ئەوەندەی ئاگادار بن، بەڵام ئەمانە ئەوە نییە یعنی 'ئەوەندەی ئاگادار بن، بەڵام ئەمانە ئەوە نییە یعنی 'ئەوەندەی
هیچ شێوەیەک نەزانین چی زانستە یان چی زانست نییە. یعنی بۆ نمونە سەبابەتێکی وەکو ئەسترۆلۆجی کە کۆن باڵێن خەڵک خەریکی بووە، ئەو یەکە مەسەڵەن تێبینی هینەکانەکەن بورجەکان ویان ڕێنەمە پەیوەندی هەیە با بڵێن بە بەختی مرۆڤێک بۆ یاخود زانیاریبان پێ بە کەچی ڕۆیە. ئەمە یعنی یەکسەر زانین زانست نییە چونکە ئەو میتۆدانی لامانە بەس یا جێبەجێ نابێت. بەڵام بابەتێکی وەکو ئەسترۆنۆمی یا ئەستێرەناسیە ئەمان بابەتێکی زانستیە. جا ئەو فۆسفیکیشنە ئەگەر یەک لەسەر زیاتر لەسەری بڕۆ ئەڵە چی ئەڵێ هەر بیردۆزێک توانای ئەوەی تیا بێت کە بەهاڵە بخرێتەوە بۆ نمونە بە داتایەک بێ شتێکی لەو شێوە یا ئۆبزەرڤیشنێک ئەوە توانین پێی بڵین زانستیە. وە لای ئەم با بڵین توخمە زانست یعنی قەت ناکاتێ با بڵین خاڵێک کەیتر بیردۆزەکە بڵین ئەوە 100% ڕاستکرای وەک بڵێ یان بابەتەکەی تر کۆتایی پێها. بەڵام ئەم توخمەش دووچاری ڕەخنە بۆتەوە بۆ نمونە تۆماس کوهن یەکێکە لە فەیلسوفە گەورەکانی زانست ئەڵێ ئەم با بڵین ئەم توخمە لاوازی تایە چونکە کاتێک ئێمە ئۆبزەرڤیشن ئەکەین باگراوند تیۆریمان لەلایە یعنی بە پێی تیۆریەکانمان ئۆبزەرڤیشنەکەن کە پێوترێت تیۆری لیدن ئۆبزەرڤیشن ئەو یەکێکە لەو ڕخنانەی کە تووشی ئەم پێی نابێت باڵێن ئەم توخمی فۆسفیکیشنە. بەس ئەگەر بە کورتیەکەی بڵێن یعنی زانست هەرچەندە 100% شتێکمان نیە بڵین ڕێکەمە زانستە بەڵام بە شێوەیەکی باشە توانین بڵین چی زانستە و چی زانست نییە. بەڵێ جا طبعا هەموو باسە لە فەلسەفەدا یعنی لە لقی فەلسەفەدا پێی دەگوترێت فەلسەفەی زانست. باشە ئێستایەکێک لە شتەکان کە لێرە باسی کرد ئەو با بڵین با پێشنیارەی فەیلسوف کارل پۆپەر بوو کە دەڵێ هەر بردووەزێکی زانستی توانای بە هەڵەخستنەوەی هەبی. بۆ نمونە ئێستا ئەمە دەڵێن بۆ نمونە ئێستا دەڵێن هەر وەکو نمونەی تازە بۆنە دەڵێم ئاو لە پلەی گەرمی سەد دەکوڵێ باشە ئاوی پاک ئاوی ساتکە لە پلەی گەرمی سەد دەکوڵ. ئەتو لێرە بردووەژ زانستی دانە جا لێرەدا یعنی بە پێی فەلسەفەبی دەڵێ بڕۆ بگەڕێ باشە بە دوو بەڵگەدا بگەڕێ بە دوو تاخنەوەدا بگەڵێ بە دوو زانیاریدا بگەڕێت کە ئەو تەعبیرەیت و ئەو بردوزەیت و بە هەڵە بخاتەوە باشە ناڵێ بڕۆ بەڵگە بینە سەپۆرتیکە ئەڵێ بەڵگە بینە باڵێ بخاتەوە. ئەگە تو هەر بەڵگەت گەڕای بەڵگەت هەر نەبوو ئەوە زیاتر بردۆزەکەت بەهێزەبی باشە. بەڵام ناڵێ بە دڵنیاییەوە ئەوەی یعنی بردۆزەکەی تو ڕاستەواتە لە زانستدا تەنیا دوو اختیار هەیە یانەوەتە گریمانەکەت یاخۆزان بردۆزەکەت هەڵەیە یان ئەوەتە لەوانەیە ئەگەری هەیە بە ئەگەرەکی زۆر ئەکری ڕاستبی واتە ناڵێ 100% ڕاستە بە پێی و فەلسەفی شتیوەمان نییە بەڵکو دەڵێ ئەگەری هەیە لەوانەیە دەکرێت ڕاستبی ئەگەر بێت و لە داهاتوو تاخردنەوە یاخود بەڵگەی دش بە و بردۆز و تەعبیرە نێتە پێشەوە باشە. جا طبعا وەکو تو باست کرد ئێستا و فەیلسوفەکەت چە بوو تۆماس کوهن کە ئاماژەت پێدا بەڵێ ئەویش دەڵێ ناڵێت تا و حەدەبا ناڕن هەرچەندە هەردووچیان زۆر لێک نزیکن بەڵام ئەو زیاتر پێشنیاری کرد بۆنە دەڵێ ئەگەر بێت و خەلێلێک دۆزرایەوە باشە با ڕاست نەڵێن ئەو بردۆزە هەڵەیە بەڵکو با شتێک پێین پێ ئەو ناوی لێنەوە بزانم تەحویلەکەی پەزل پرۆبلەم بوونە دەیگوت با ئەو کومەتەڵەکی لێبێ واتە بۆ نمونەستەکە بە هەڵە خراوە ینی دژێکەکەم دۆزیەوە با نەڵم هەڕاست هەڵەیە بەڵکو با زیاتر وەکو مەتەڵک سەیری دەیتاکانم بکەم سەیری ئەنگاوەکانە بکەم زانم لە چی هەڵم کردیە بۆ نووسە ئایا لە ئامیرەکان لە کالیبرێشنی ئامریکان یاخود بوون ئامریکان جوان بەکارنینایە ئایا لە ڕووی کۆکردنەوەی دەیتا هەڵم کردیە ئاگەر لە ڕووی هیچ هەنگاوە کەڵم نەکردی ئایا بردۆزی دیکە هەیە کە هەر نزیک بی لە بردۆزین بتوانانی ڕوونی بکاتەوە واتە 100% زانستەکە فڕێ نادا بەڵکو هەر بەکاری دینتەوە بۆ دەستخستنی زانست و بردۆزی نوێ. جا طبعا ئەوە چۆن بەکاربینین بۆ ئەوەی زانستی و نازانستی لێک جودا بکەین بۆ نمونەستە زانستەکمانە وەکو زانستی جادو بۆ نمونەستە دەچێکن کەسێک دەڵێ وەرە ناولەپی دەستم بخوێنەوەنێ ئەو زۆرە شتەیە کەسەکە بوونە دەڵێ کە ناولەپی دەستە خوێنتە بۆنە داهاتوە کە خوێنتەوە ئەگەر داهاتوەکەی ڕاست بوو دەڵێەوە من ڕاستم کرد ئەگەر هەڵە بوو ئەو ناڵێ وەکو ئەوی فەلسەفەی زانست تازە باسمان کردەوەی کار پۆپەر و یان بۆنە تۆماس کوهن باسییان کرد شتی وای نییە بۆنە بڵێ نەخێر
ئەوەی من هەڵە بووە یان خۆت بۆنە بڵێ نا بە بیردۆزی دیکاتوانم ئەوە بکەم داهاتۆکەی بخن بەڵکو دەڵێ لەوانەیە ئەو کارتە یان خۆت ئەو لە پیدەستن بە باشی نێخوێن بیتویان بۆ نەدەڵێ بازارەکە دیمە حواڵە بکەمەوە واتە بەو شێوازە سیستەماتیکیە بەو شێوازە ستانداردێکە وەکەوەی کار پۆپەر و تۆماسکون باسیەکان لە بابەتە نازانستیەکان شتی لەو جۆرەت نییە هەرەوەش ینی وەک کاک محەممەد باسی کرد هەرچەندە ینی کەمێک تا حدێک زەحمەتە جوداکردنیان بەڵام ئەو وەسیلەیە بە پێی ئەوی بزانین باشترین وەسیلێ بۆ جوداکردنەوەی دوو بابەتەکە بەڵێ دەستەکان خۆش بێت جاسە بابەتەکەی ئەمڕۆ کە بیتێلەوەی ئایا وەک بڵین زانست تاکە ڕێگایە بۆ بەدەستێنانی زانیاری دەرباری حەقیقەت چەند کێک هەیە کە ینی بەکاری هێنن وەک بۆم تێڕوانینە ئەویش زانستگەراییە زانستگەرایی باڵێن پێناسی جۆرە و جۆری هەیە بەڵام بەگشتی بریتە لەوەی کە با بڵێن زانست مەبەستمان زانست سروشتیەکانە نەک با بڵێن زانست لێرەیان مەبەستم ماناگشتیەکەی نییە کە خۆم بەکارە هاو بۆ مەسەلەن هەر سیستماتیک ستادیە بۆ نمونە لەمەیانە بە ماناگشتیەکەی ئەکرێت تیۆلۆجیشە یاخود تەنها زانستە سروشتیەکان واتە ئەو زانستانی لە سروشتەیە کیمیا و فیزیا و بایۆلۆجی ئەو بابەتانە نەک بۆ نمونەستا بڵی زانستی کۆمەڵناسی و زانستی ئاینی و ئەو جۆرە زانستانە نا یعنی ئەمە تەنها مەبەستمان ئەو زانستانەیە کە لە سروشت خۆی سروشتەیە بەڵێ زانستگەیاڵێ ئەم زانستەواتە زانستە سروشتیەکان تاکە ڕێگان یعنی شایستەی ئەوە بن ئێمە پشتی پێبستین بۆ گەیشتن بە حەقیقەت خۆ ئەگەر شتێک بچێتە دەروی باڵی میتۆدی زانستی یعنی لە باشترین حاڵە وەک بڵێت وین بۆی ڕای خۆتە یاخود گریمانەیەکە واتە ناتوانین وەکو حەقیقەت وەرگرین بە ئەم تێڕوانینە تەنانەت یعنی یەکێک بەڵین لە بەرگریکارەکانی فەیلسوفینە ئەلێکساندەر ڕۆزنبێرگە ئەڵێ چی ئەڵێ ئێمە وا مامەڵە لەگەڵ زانستا بکەین کە بەڵێن تاکە ڕێنمایی کار یاخود ڕێنماییکاری تاکە ڕێنماییکارێکی تایبەتمان بێ بۆ حەقیقەت بۆ سروشت هەم بۆ سروشت بەگشتی و هەم سروشتی خۆشمان یعنی تا ئەو حەدە جێبەجێیەکە بەڵێ جا هەروەکو پێناسی بازت کە ئەلێکساندەر یعنی ئەو دوو ئەتوانی بیکێ سەر دوو لەق باشە ساینتیزم یاخود کە پێی دەڵێن زانستگەرایی ئەو ئیدعای دوو شتەکە یەکەم شت دەڵێ زانستە سروشتەکان تاکە وەسیلەن کە بتوانی پێی بگەی بە حەقیقەت باشە لە جیهاندا باشە واتە دەڵێ هەر ڕێگایەک بێزگە لە زانست بەکاری بینی لە ڕێگا میتۆدی زانستی و ئەو زانستی باسمان کرد دەڵێ ئیڕاشنەڵە واتە شتین عەقلانی نییە باشە دەڵێ گەر بە زانست کردێت ئەوە شەکەت عەقلانی بە زانست نەتکرد ئەو عەقلانی نییە بۆ ئەوە ئیدعای یەکەمی ئیدعای دووەمی دەڵێ ئەو لایەنانەی کە سەر بە زانستە سروشتیەکانیش نین بۆ نەزانستە مرۆڤایەتیەکان مێژوو هونەر باشە یاخۆت بۆ نمونە ئاین ئەڵێ هەر یەکێک لەوانە ئەڵێ کرێ زانست ڕۆڵی تێدا هەبی و بە میتۆدی زانستی حەقیقەتەکانیان لێ دەرەبینی دەڵێ زانست لەوێن دەرشی ئیشەکە ئەو ینی ئەو دوو ئیدعایە ئەکا جا بەوە دەڵێن ساینتیزم واتە زانستگەرایی جا زانستگەرایی طبعا لێرەیە بابەتێکی فەلسەفیە جا ئەمڕۆ یعنی لەم گفتوگوی هەوڵێنین ئەوە ڕوون بکەینەوە یعنی ئەم تێڕوانینە خۆی بەدرۆ هێنێتەوە چونکە زانستگەرایی بانگەشێواکەن کە زانست تاکە ڕێگای بۆ گەیشتن بە حەقیقەت لە هەمان کات ئەم تێڕوانینی خۆیان فەلسەفیە واتە عین لە دەروی زانستە جا بەڵێ ئەگەر کاگارە شتێکی هەبێ بەڵێ طبعا یعنی ئینشاءالله لەو پۆدکاستە زیاتر تەرکیزەکەمان لەسەر زانستگەرایی بێت و باسمان کرد ئەو زانستگەراییە ئیدعای عەفو ئیدعای ئەوە ئەکا دەڵێ زانست تاکە ڕێگایە بۆ گەیشتن بە حەقیقەت ئێمە لەوە ئەکۆڵینەوە ئایا ئەو تعبیرە ئەو ئیدعایە ڕاستە ئایا دەکرێت شتی وە هەبی
جا تاان ساینتیزم وەک باسی کرد هەم شتش فەلسفی و ئایدۆلۆژیایە کە باشە لەم سەردەمەی خۆمان زۆر بەربڵاو ئەسڵان مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵانی سەرەتاکانی 1953 لەو کاتەوە بوونە سەری هەڵدایە چونکە ئێستا بۆنە لە ڕابردوو بینیمان زانست زۆر کێشەی مرۆڤایەتی چارەسەر کرد لە ڕووی نەخۆشیێواڵەی بۆ شێوازی ژیانەڵەی حەزارەتەکانەڵەی بۆن یعنی هەر شتێک بە خەیاڵ تا دێ زۆربەی شتەکان زانست ڕۆڵی هەبوو لە پێشخستنی باشە جالێردا دەڵێ مادەم ئەوەیە جالێردا زۆر با بڵێن فیگەری گەورە هەنە باشە کەسایەتی گەورە هەنە دەڵێن یعنی زۆر متمانیان بە زانست بۆ دروست بە باشە تا حەدەی دروست بۆ گەیشتنەوە ئایدۆلۆژیایی کە دەڵێن زانست هەموو شتەکە زانست دەتوانێت بمانگەینی بە حقیقەت چونکە لە ڕابردوو ئەوەی کردی ئەو لە داهاتووش هەموو کێشەکانمان بۆ چارەسەرەکە و تەنیا ئێمە پێستە پێش بە زانست بەستین ئەگەر پێش بەشتیت کە بەستین ئەوە تیاچی ڕاستە جا ئەگەر بە کورتی باسی ڕسەوەتی ئەم تێڕوانینە بکەین کە چۆن باڵێن پەیدا بوو یاخود کەی پەیدا بووە لێرەشا یعنی بزە بناتوانین لە خاڵێکی دیاریکراوە بڵین لێرە سەری هەڵدا بەڵام ئەوەی کە خۆم زانیاریم هەیە ئەگەڕێتەوە بۆ ئەزمونگەراکان یعنی ئەزمونگەراکانیش چەند سەدەیەکە هەرچەنە با بڵێن لە سەرەتای سەدەی 20 بە شێوەیەکی بەهێزتر با بڵێن هاتنە ناو مەیدانەکە بەڵام چەند سەدەیەکە هەیە ئەشتوانین بڵێن سەردەمی شۆڕشی زانستی 1500 و 1600 ئەتوانین بڵین زانستگەرایی گەڕێتەوە بۆ با بڵین ڕەچەڵەکەی گەڕێتەوە بۆ ئەم کاتە یعنی یەکێک لەو هۆکارە بەهێزانەشی کە دەڕوانینە یعنی چ با ڕاستەوخۆ یاخود بە ناڕاستەوخۆ ساڵ بۆ بەسەرمانە ئەوەیە کە زانست سەرکەوتووە هەروە کاگارێز وتی یعنی چه چارەسەری نەخۆشی بێ چه ئاسانکردنی ژیان بێ چه پێکهێنان و دروستکردنی شایستانیەت بێ ئەمەیەکێکە ئەتوان بۆن بەهێزترین هۆکارە کە ئەم تێڕوانینە سەرکەوتووە بەڵێ واتە خۆی زانست کەرەستێکی زۆر بەهێزە ئێستامە ئەمانەی زۆر ڕوون بیرام یعنی زانست ئێستا زۆر زانا هەنە با بڵێن کەسانی زانستیشن ئێستا یەک بۆ خۆمان کەسانی زۆر زانستیشن زۆر کەسەیە لە خۆڵاوی زانستدایە یعنی دان بەوە دانێن کە زانست ئامراز و کەرەستەشی زۆر بەهێزە بەڵام ساینتیزم یاخۆ زانستگرایی وەکو ئایدۆلۆژیا وەکو ئەو با بڵێن ئیدعا گەورانە ئەیکا ئەو چی لەسەرە باشە ئەو زۆر باڵێن زانە هەیە هەم زانایە بەڵام ئەو ئایدۆلۆژیایی قبول نییە جالێر یعنی تەرکیزەکەمە لەسەر ئەو دوانە بێ خودی زانست نا بەڵکو تەنیا زانستگەراییەکە بەڵێ بەس لێرە ینی خاڵەیە بەلام مەگرنگە بیڵە ئەوی شوێت تەنانەت لای ئەو کەسانەی کە ئەم تێڕوانینە ڕەتەکەنەوە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریەکان بەسەر بێەوەی ئاگان لە خۆیان ببوون منە یعنی هەر پرسیارێکی سادە بکە بڵێ ئەم شتە باڵێن تەفسیرێکی زانستی بۆی نییە یاخود ئەم زانیاریە زانیاریکی زانستی نییە یەکسەر وایەتە خەیاڵی کە زانیارێکی هەڵە بێت یعنی لێرە زانستی یەکسان کردووە لەگەڵ حقیقەت بەرامبەرەکانیشی کردووە بە باڵێن بە هەڵا خۆگە بەڕاستەخۆری ئایا زانستاکە ڕێگای ئەڵێ نا بەڵام لە شوێنی ترا بەبێ ئاگاداری خۆتوی یعنی کە وشەی نازانستیەتە بەگوێت یەکسەر شتێکی هەڵەیەتە خەیاڵەوە طبعاً جاوە ساینتیزم هەندی بزانم ئەو زانستگرایی لای خودی زاناکان باڵێن لای خودی ئەو کەسانی کە باس زۆرە کەسایەتیانە لای خودی وان ئەو چەمکە بەکار ناتی بەڵکو لەلایەن بەرامبەرەکانیان باشە ئەوانی کە بڕوان بەو جۆرە تعبیر و زانستە نەبوو وەکو باڵین نازناوێک باشە لە بەرامبەریان باکاردێنە بۆ یەش ئەگەر بەون ئێستا بەزانە لەو کەسەتیانی باسکرپەی بڵێ زانستگەرە لەوانێ وەکو قسەیەکی نەگونجاو و نەشیا و بەرامبەر خۆی بێتە بەرچاو دەبندێ دەڵێ من وانیم باشە بەڵام ئەگەر متابعی قسەکانی بکەی یعنی ئەو نیشانەی زاربوونی زانست بەسەریدا بە دەرەکەی بگەڕێنم سەر بابەتەکەی خۆمان ئەو ئەوەی باست کرد لە ڕووی ئەزمونگەرایی بەڵێ ئەزمونگەرەکان پێیان بڵێن تاکە ڕێگا بۆ گەیشتن بە زانیاری ڕاست ئەوەیە بێ ئەزمموی کەین یعنی هیچ شتێکی پێشوەختە بەڕاست دانانێن ئیلا ببیت ئەزمموی کە اینجا با بڵێن
ڕاستی داڵێن بەڵام تاان لێرە شار خۆیان تووشاری کێشە بنەوە چونکە ینی خۆیان بۆ منە بۆی کێشەی ئیندەکشنەوە بۆ نمونە قەت ناتوان بگەنە ئاستێکەوە باڵێن دڵنیایی هەبێت لە شتەکانیانە طبعا یعنی معریفەکەی خۆیان لاوازی تایە دەستا ئەوەندی باست کرد ئەوەندی لە سەردەمی ئەوەندی بزانم لە سەردەمی دێکارتەوە باشە ئەو کەسەی بوون گومانی نازوو دەیگوت شتێک حەقیقیە باشە چۆن بزانم شتێک ڕاستی و حەقیقیە دێکارت گوتی من بیرێکەمەوە لەبەرەوە هەم یعنی چۆن خۆی سەرمان بوونێتی خۆی سەرمان کە بوونێتە حەقیقیە گوتی من بیرەکەمەوە جاوە یەکەم دەستپێک بوو بۆ ئەو جۆرە ئەوە بەڵام دواتر فەیلسوفانی وەکو ژۆن لۆک ئەوەی کە هات ژۆن لۆک بۆنت دەیگوت لە ڕووی ئەزموونەوە باشترین ڕێگا بۆ گەیشتن بۆ حەقیقەت لە ڕێی ئەزموونەوە جا وەک باس کرد ئەزموونش کێشەی خۆیە تا باس یەکەین زیاتر بەس ئەو ژۆن لۆک گوتی بۆ نمونە هەر شتێکمان هەبی دابەشی بۆ سەر دوو کوالەتی یاخود دوو تایبەتمەندی یەکەم و تایبەتمەندی دووەم واتە فێرس کوالەتی لەگەڵ یاخود با بڵێن پرایمەری کوالەتی لەگەڵ سەکەندەری کوالەتی واتە کوالەتی سەرەتا و لەگەڵ کوالەتی دووەم کوالەتی سەرەتا گوتی ئەوانە ئەکرێ پشتیان پێت بەستی کوالەتی دووەم ئەوانە جێگای پشتبەستن نین جا لێرە یعنی ئەگەر بە پوختی بووین زانستگەرایی بە شێوە گشتیەکە ئەوەیە کە ئەڵێ باڵێن زانست تاکە ڕێگا بۆ حەقیقەت یاخود هەنێکیان ئەڵێن یعنی ئەگەر واژ نەبێ بەڵام بۆ نمونە خەیاڵی شتێکەوە دابنێ بابەتێکی زانستی ئەوەستێت لە دژی بابەتێکی تر با بڵێن بابەتێکی ئاینی بێت ئێمە لەو کاتەیە وازە زانستەکە نایەنین بەڵکو زانستەکە سەرەخین بەسەر بابەتە ئاینیەکەیە بوونمە دیاردەیەکمان هەیە زانی ڕووداوێکە یاخود بەڵگەیەکە ئاینیەکە تەفسیرێکێکە زانستیەکەش تەفسیرێکێکە لەو کاتەیە زانستیەکە زاڵەکەین بەسەر ئاینەکەیە جا ینی ئەمە بۆک بڵێ چۆن پێ بڵێم یعنی وەک بڵێ هاڵێ ئەگەر تەنازولێکتان بۆ بکەین یعنیتر لەم حەدە زیاتر ناینە خوارە و خۆ ئەگەر زانستاکە ڕێگانە بێ ئەوە هەر شتێکی تر هەوڵیدا تەفسیرێکی شتکە و زانستیش تەفسیری هەبوو ئەوە زانستیەکە زاڵەکەین نەکەین ئێستا بۆ نەگەر کەسێک فەیلسوفێکی لەگە زانستە بکەیتە دیبێتێک و ناقەشە عادەتەن زیاتر سەپۆرتی زاناکە کرێ لەبەر چ چووکە زاناکە یعنی وەک باسمەکرها بۆدی ئۆفنۆڵۆجیەکەی زیاترە هەیکەلی زانیاریەکانی زۆرترن زانیاری زیاتری لەبەردەستە شتەکانی زیاتر ئەکرێ ئەزمون بکرێن بەڵام فەلسەفەکە زیاتر شتانی فکریە و لاوەستێرە لەبەرەوە شەوەک باست کرد بەسەری دازاڵەوی جا ینی ئەم تێڕوانی نەش هەردیسانەوە هەڵەیە یعنی بۆ نمونە ئێستا بابەتێکی هەنیان مێژووی زانستی سانجڕاکەشیکە بۆ نمونە دەربارەی دەستپێکی گردوون یعنی تاکو سەردەمیە نشتانی یعنی تا سەدەی ئەوڵی سەرتاکانی سەدەی ڕابردوو وازانرا گردوون هینە جێگیرە و ئەزەلیە خاڵێکی دەستپێکی نییە یعنی هەموو بەڵگەکانی و کاتە بەڵگە زانستیەکان ئاماژیان بەوایە جا لێرەیە ینی ئەمە وەکڵی پێچەوانەی زۆر دەقی ئاینی بوو باشە یعنی ئەگەر کەسێک لەو کاتەیە بووە زانستگەیە پێگومانەی باڵێن من پشتی زانستەکە ئاگرم بەڵام دواتر یعنی ئێستا ئەمڕۆ بەڵگەکان ئەڵێن گردون دەستپێکێکی هەیە جا بۆ یعنی بینی زانست بە حکمیەوەی لەسەر باڵێن گریمانە دامەزراوە باشە ئێستا تۆزێکتر باسیەکەین یاخود بترێت پریسەپۆزیشن و خودی میتۆدەکەی خۆی یعنی ئێستا بابەتی ئیندەکشن و ئەوانە قەت دڵنیایی نایەن بەمرۆ جا لەبەر ئەم هۆکارانە یعنی ئەم تێڕوانی نەش لاوازەکە بڵێ مادام زانست لەسەر مەسەلێک دژیانی ترەوەستێتەوە من پشتی زانستەکەگرم یعنی کارێکی هەڵاکەی مەگەر بەڵگەی سەر بەخۆتر هەبێ اینجا پشتی بگری بەڵە بزەوت تەبەن ڕاستەکەی داستا لێرەدا زیاتر یعنی باسەکەین وەکۆی باس کرد کێشەی ئیندەکشن و پرزەپۆشن و ئەوانە زیاترە چی لە ناوی بەڵێ جا بابڕێنە سەر با بڵێن بابەتی پریسەپۆزیشن یعنی بە کولی ڕێڵین گریمانەی پێشوەختە یعنی ئەو کەسانی کاڵن زانست تاکە ڕێگای بۆ حقیقەت یعنی بۆی خەریکی زانست بی بۆی بیان کەسێکی بڵین زانست بکەیت ئەبێم گریمانە پێشوەختانە بەکار بێنی جا ئەکرێ هەنە زانست هەنێکی بەکار نهێنێت بەڵام بەگشتی ئەمانە هەن یعنی بۆی هەر لە سەرتاوە ئەمە بێتە خاڵێکی گرنگ کە تێڕوانینی زانستگەرایی هەڵەیە چونکە زانستگەرایی خۆی
پشت بە گەیمانی پێشوەختە ئابەستێ ئەگەر بە شێوازێکی زۆر سۆڵێت یعنی با بڵێین زۆر پوختە لەسەری بڵێم ئێستا سیرکە ئێمە باسی میتۆدی زانستیمان کرد باشە باسی شێواز یاخۆ ڕێگای زانستیمان کرد گوتمان بە شێواژی چەند سیستەماتیک ئیشی خۆیەکە بە سەیری دیقەتی هەنگاوەکان بدە باشە باسی چیمان کرد جا لە پریسەپۆشنی ساینس ینی پێشگریمانەکانی زانست باشە ئێستا سیرکە ئەگەر گریمان ئێمە مانەی تاقیکردنەوە بکەین یاخود ڕوانگەی شتێک بکەین دیار دەکەین پێشەوەی تو دەست بە تاقیکردنەوە بکەی دەبێت تۆ هەندێک گریمانە بۆ خۆت دابنی جا دڵنیا معنی ئەوەی کە یعنی قوتابی بوو یاخود خەبی زانکۆ شتی وای زۆر بینیەوە بۆنە لە کاتی هەر یاسایەک یاخود هەر بیدۆزە ژانستی لە سەرەتای داڕشتنی بیدۆزەکە دەڵێ فلان گریمانە و فلان گریمانەکەین جا بۆی شتەکان سادە بکاتەوە بۆی هاوکەشەکان دابڕێژی بۆی ینی توانای هەبی ئاڵۆزیەکان لا بە وەڵا حەسەڵ بێگریمانە ناتوانانی سەرتایەکی دەست پێ بکات واتە هەروەکو زۆرێک لە فەیلسوفانی زانست دەڵێن زانست شتێک نییە بڵێ لە عەدەمەوە لە هیچەوە لە سەفرەوە دەست پێ بکە بەڵکو دەبی دایمەن خاڵەشی هەبی جا و خاڵەت چیە پێشگریمانەیە جا خودی پێشگریمانش باوەڕە باشە بۆنەچە دڵی باوەڕم بۆنەچە یعنی گرمانی پێشگرمانشی دیاریکرا و دەبچینە سەر بابەتەی دیاریکراوە ئێمەش باسی بابەتەش دیاریکراو ناکەین بەڵام ئەگەر دووشت زۆر بە گشتگیری بڵین بۆ نەساداڵی زانست گریمانی ئەوە ئەکە یاخود باوەڕی بەوەی هەیە کە شتێک هەیە لە واقعدا پێی دەگوترێ ڕاستی یاخود حەقیقەت باشە واتە ئەو گریمانی ئەوە کە ڕاستی بوونی هەیە باشە بەڵام وەرە خودی ئەو گریمانەیە ناتوانانی بە میتۆدی زانستی بڵێ دەچم ڕوانگەیەکەم و تاقیکردنەوەی لەسەرەکەم شتیوا بوونی نییە باشە یاخود بوونە دەڵێ گریمانەکە دی هەر لێرەدا دەڵێت چە گریمانی ئەوە ئەکەن دەڵێن پێناسەچی پوخت و ڕۆن لە بۆ هەر زانیاریەک ئیلا ویلا لە ڕێگەی بەڵگە و بنچینەی یاخود بناغەی باش و بەهێزە بەڵام وەرە خودی ئەو تەعبیرە ناتوانانی بخیە ژێر مایکرۆسکۆپ بڵێ بزانمە و ڕاستیان هەڵەیە باشە واتە شتەکە فکریە جا لێردا ئەو گریمانانەی بەدای من هەیە جا تەبعاً ئەوە گریمانەکان کە ئەوە گریمانی کرد ئەوە دەست بە ڕوانگەکردن و پێوانەکردنەکە و حساب ئەو گریمانانەی دەیڕشتە جاوە لەلایەک بۆ نمونە ئەوە یعنی قۆناغەکەم بوو لە قۆناغی دووەم دەیت چەکەی ئەگە بتێ میتۆدی زانستی ئەنجام بدەیت دەبی باوەڕەکان کە پێیان دەگوترێت پێش گریمانە دەبی بچی بە پێوانەکردن و تاقیکردنەوە و داڕشتنی پێناسە و تعبیرەکان بگەینێ دەرەنجامك باشە دەڵێ ئەمن ئەو پێشگرمانم کردە ئێستا دەرەنجامە چی لێ دەردینم باشە ئەو دەرەنجامە ئەبیتە بیردۆزەکەی تو بەڵام ڕاستە تو ئێمە زیاتر قسە لەسەر دەرەنجام و وەسف شتەکانەکەین بەڵام نابی لە بیرشمان چیکە خودی ئەو دەرەنجامانە لە چێوە هاتوونە لەو گریمانەوە هاتین بەڵام ئەگەر بێت و یەکێک لەو گریمانە ڕاست نەبی حاڵەتی وەمان زۆر بووە یاخود ئەکری ئەو گریمانانە لە هەندێک حاڵەت ڕاست بن لە هەندێک حاڵەتی کە ڕاست نەبن ئەهەوە دووبارەش دەبی بیردۆز و یاسا شتەکان دابڕێژرێنەوە کەواتە لەبەرەوەشە دەڵێن زانستدانی من بە پێشگریمانە ئیشەکە واتە شتێک نییە بڵێ هەر هەمووی شتانی مادی بن بەڵێ جا بۆیە فین فەیلسوف ئەبراهام کاپلان شتێکی جوانیاڵێ ئەگەر لە زانستدا ئەو پێشگریمانانە ئەوەن ئینکاریان بکەین کە بوونیان هەیە ئەوا و کات ئێمەوە بڵێ لەناو گومانگەراییە ئەمێنینەوە مەبەستی ئەوەیە یعنی هەرو کاگارێژ بێتی یعنی بۆ ئەوەی زانست بکەی ئەوێ پێشوەختە باوەڕ هەبێ یعنی ناتوانانی زانست لە هیچەوە دەست پێ بۆ نمونە ئێستاگەر بۆ نمونە لەسەر بیکاری بینەوە دەڵێن یەک کۆیەک دەکاتە دوو باشە ئەگەر بێت و ئەوە پێشگریمانەیە باشە خۆ ڕاستە ینی باڵنەوە کار بە سەرماندی هەیە لەسەر بەس بەرحاڵ نمونەکی بەسیدە نمونەکی بەسیت دەڵێ کۆیەک دەکاتە دوو ئەگەر بێت و ئەتوو پێشگریمانە نەکەی کە بڵێ ئەگەر سێوەکمەبی لەگەڵ سێوەک دەکاتە دوو ناتوانانی بۆ نەجا بڵێ دوو کۆ سێش دەکاتە پێنج و ئیدی بە لێکدان و کۆ و دابەش ئەوانت دەربینم باشە واتە دەبی لە یەکۆیەکەوە دەست پێ بکەیت ئەو یەکۆیەکەش ناتوانانی بسەرمین
واتە پێشگریمانەیە ڕاستە. باشە بیان بۆ نەدەڵی سفر جاران یەک دەکاتە سفر ئەو پێشگریمانەیە ساوەرە ناتوانێت و تعویرە بسەلمینە خۆت بوونە دەڵی سالب جاران سالب دەکاتە موجب وەرە ناتوانێت و تعویرە بسەلمینی ئەو هەمووی پێشگریمانەیە بەڵام ئەگەر بێت ئەو پێشگریمان نەبی ناتوانانی بچی یاسا و ژمێرکاریەکانی دیکەی بکاری داوەڕێژی ئەو هەر نمونەچی بەسیت بۆ نمونە لێرە بەڵێجات پێشگریمانەکانی زانت زۆرن بەڵام هەنێک یعنی ئەگەر باسی بکەین بۆ نمونەیەکێک لەوانە کە زۆر گرنگە اینە یونیفۆرمەتی سروشتە وە بڵێ هاوشێوەیی سروشت واتە بۆ نمونە من لێرەیە وڵاوێکم هەیە یاسایەکی لێ دەرەهێنم ئایا ئەم یاسایە لە هەموو شوێنێکی ئەم گردونەیە کارەکە و لە هەموو کاتێکیشە یعنی ئەمە پێوترێ هاوشەیی گردون کە گریمانێکی پێشوەختە هێزانەکان بەکارێنن یعنی ئەگەرەوە ئەوە واز لێبێنین یعنی کاتە زۆر داخینەوە هەر ناتوانین بکەین بەڵێ جا تەبعاً ئەوە ئەو فەیلسوفە دەیڤید هوم باشە کە باشی لە کێشە کرد ناوێنە کێشەی ئیندەکشن یاخۆت نازانم ئیندەکشن بە کوردی چی پێڵێن بەڵام ستا زیاتر باسەکەین وەڵحاصڵ ئەو ئیندەکشنە باس لە بەڵێ بەس نازانم پێم وایە لە کوردی زاراوەچی دیاریکراوی نییە بەس وەڵحاصڵ دەیڤید هوم لە مەسەلەی زانست دوو شتی باس کرد یەکەم شت ناوی لێنا the problem of induction واتە کێشە ئیندەکشن مەبەستی لە چی ئێستا تۆ بینە پێرسایی خۆت چەند دۆمینەیەک تەیە دۆمینە ئەو دۆمینە یاری هەمووت ئاوا لەسەر یەک ڕیز کردووە ئەوکەوەی گەلێک زار دەبینی ڕێزیەکەن وانە بە زنجیرەکەەوە هەمووی بە دوای یەک ڕیزیەکە ئەمن دێم لە خاڵ یەکەم دۆمینەک بەردەمەوە دۆمینە یەکەم بەرەوەی دوای خۆیەکەی بەریەداتەوە ئەوەی دوای خۆی بە دوای خۆیەکەویت و بەریدەواتە ئاوا بەردەوامە بی گریمان مزۆر زنجیرەکەم ئاوا درێژ کردیە چەند مەترەکە پێشەوەی بگاتە کۆتایی پێشەوەی دۆمینەی کۆتایی بەربیتەوە ئەمن لە خەیاڵی خۆم لەمێش خۆم ڕێک دڵنیان یەکم هەیە باشە سیقەکەم هەیە کە پێشەوەی دۆمینەکە بگاتە ئەو دۆمینەی ئاخیری دڵنیان یەکمێکە ئەویش بەرەبیتەوە لەبەرچی چونکە هەموو ئەوانەی پێشخۆی بەربوونەتەوە کەواتە ئیندەکشن زۆر بە کورتی دەڵێ ئەو دیاردانەی ئەو ئەنجامانی کە من لە ڕابردوو بەدەستم هینایە جا چەند زۆر بن ئەوە بە ئەگەرێکی زۆر ئەگەرەکەی زۆرە تا حدەک دەگاتە ئاستی دەڵێ لە داهاتووشدا هەمان دەرەنجام بەدەستدینم باشە بۆ نمونە ئێستا من تاقیکردنەوەکەکەم هەموو جارێ پارچەدارێک دەبینم دەمێ بیسۆتینم هەر جارێک بۆنە 1000 جار 100 جار تاقیکردنەوەکەم هەموو جارێ دەسووتێ باشە پارچەدارەکە کەواتە لێرەدا تو بە ئیندەکشن دەڵێ کەواتە هەموو پارچەدارێک ئەگەر ئاگری تێبەدەی دەسووتێ باشە ئەوە ئیندەکشنە بەڵام ئەکرێ بۆ نمونە یعنی ئەگەر لە ڕووی فکریەوە فکر لێ بکەینەوە لە شوێنێک لە کاتێکی دیکە ئەکرێشتەوە ئەو حاڵەتە ڕاست نەبی واتە مەتەنا بوو ئەو سامپڵانی لەبەردەستمان بوو ئەوان شتەکە ڕاست بوو بەڵام ئەکرێ ناتوانانی بۆنە بڵێن لە هەموو کات و لە هەموو شوێنێکی ئەو گردونە هەمان شت ڕاستە بۆ نەسات و لێرە یاسای کێرکردنی نیوتن بۆ نەدا ئاڕێژی باشە بۆ نەنوتن ئەو یاساکەی خۆیدا ڕێژ سەبارەت بە کێشکردن وەسفی کێشکردنی کرد بە پێی ئیندەکشن دەماگوت ئەو یاسا لەسەر زەوی لە گردون لە هەر هەموو بە هەزاران ساڵی ڕووناچیش بە هەمان شێوە ئیشەکە بەڵام ئەو تەعبیرە وەک بڵێ پێشگریمانەیە باوەڕەکە باشە ناتوانانی بیسەلمێنی ئێستامە ناتوانانی بۆ نەبچین بڵێن بە سیر بکەن ئەستێرەك لە دووری 100,000 ساڵی ڕووناچی لێمە دووربی باچون سیر بکەم بزان کێشکردن لێم دەریش هەمانە یاسای لەسەر تەطبیقەبی شتیوە ناتوانین لەبەرەوە زاناکان ناچارن تاکەشت کە لە دەستان دێ بەڵام پێشگریمانە بکەن باوەڕ بۆ ببینن کە بەڵێ مادەم لەسەر زەوی ئیشەکە کەواتە دەبێت لە گردونیش بە هەمان شێوەوی جارێردا وەک باسە ئەوە پێی دەگوترێتێ یونیفۆرمیتی ئۆف نیچر واتە سروشت ئاوە چوونیەکە هاوشێوە و چوونیەکە واتە پارچە و حاڵەتەکانی دیاردەکانی لێ کەسی باشە بۆ نمونە جەهە لەسەر یونیفۆرمیتی ئۆف نیچر شتەکە دیمان هەیە پێی دەگوترێت سپیسیس ئیندیڤیدوال ستراکچر ئۆف نیچر واتە چەیە واتە
ئەگەر ئێستا تو بینە پێچای خۆت قەترەی ئاوت هەیە باشە هەموو قەترەی ئاوانە تاکتاکن وەنیا ئەو بە ئینگلیزی پێی دەڵێن ئیندیڤیدوەڵ واتە تاکتاکن شتانی فەردی هەموو قەترە ئاوانە ئەگەر ئاوی سازگەرمن و دەچی دەیکوڵێنی لەسەر پلەی گەرمی 100 دەکوڵێ کەواتە تو دەڵێت چێت کلاسیفیکیشن یەکەی هەمووی دەیخەیە ناو پۆلێنێک باشە دەڵێ هەموو قەترە ئەوانی لە دنیا هەن دەیخەیە پۆلێنی سپیشس یاخود خێزانی ئاو ناویلێدنی ئاو کەواتە دەڵێ ئاو دەڵێ زۆری ئاو لە پلەی گەرمی 100 دەکوڵی بەڵام یعنی ئێستا سێری کە تو لێرە پۆلێنت کرد یعنی شتەکە زۆر ئازات و ناتوانانی بۆنە بچی قەترە بە قاترایی سەر ئاوی هەموو جیهان و سەر زەوی تاقیبکەوە نیە کەواتە ناچاری ئەو پۆلێنکردنە دروست بکەی ئەو پۆلێنکردنەش یعنی 100% پێشگریمانەی و باوەڕەکە تو لە بە خۆت دانێ بۆ ئەوی شتەکان لەسەر خۆت سادە بکەی و ئاڵۆزی تێدا دروست نەبی ڕاستە جا لێرەیە ئەگەر لەسەر ئیندەکشنەکە هەنە زیاتر بڕۆ زانستە سروشتیەکان کات بە ئیندەکشن ناکەن یعنی خۆی چەندێکی دیشێ پێوترێ دیدەکشن چیەکە بەڵێن هین پریمز دانێت چەند پێشەکێک دانێت و اینجا لاخیشە دەرەنجامێک دانێت ئەگەر پێشەکەکان ڕاست بن دەرەنجامەکە ڕاستە بەبێ ومان یعنی بە دڵنیایی بێ دەرەنجامەکە ڕاست بێ بەڵام زانست بەڵێن دیدەکشن ناتوانێت بەکاربێنێ زانست سروشتیان ئیندەکشن بەکارێنێ ئیندەکشنیش دڵنیاییتیانە ئیندەکشن چیەکە یعنی ئۆبزەرویشنی چەند یادەیەکە کات دووبارە یەک لەو بەڵێن ژمارە دیاری کراوە ئۆبزەرویشن و جەنەرالایزیشنەکە وە بڵێ گشتاندنەکە جامە پێشیوترێک کێشەی قازە ڕەشەکە بۆ منە ئەمە چییە بۆ بڵێن هینە نمونەیە کادرێ بۆ تێگەشتن لە مەسەلە ئەڵێ وا دابنێتەوە 100 قازەبینی هەمووی سپیە ئەیکەی بە 200 قاز 300 قاز لە چەند شوێنێکی جیاواز هەر سپیە بینی یەک گشتاندنێکەکەی ئەڵی کەواتە هەموو قازەکان سپین بەڵام هێشتا ئەگەری ئەوەیە قازێکی ڕەش ببینی یعنی ئامە کێشەی ئیندەکشن بە کوردی جا هەر لەسەر هاو شێوەیەکی سروشت بۆ نمونە یاسایەکمان هەیە لە چەند شوێنێکی جێگەردوونە کارەکە بەڵام چ گەرنتیەکمان هەیە باڵین جاری داهاتوو کار بکاتەوە بڵێن یاسای باستە لێرە ئەگەر لێرە بگرینەوە سەر خاڵە سەرەتایەکەی ئەوەی فەلسفەی کارل پۆپەر بۆ ئەو گوتی لە بۆ هەر زانستێک دوو اختیارێت یانەوە هەڵەیە یان ئەوت ئەگەری هەیە ئەگەرێکی باش احتیمالە دەکرێت ڕاستبی ئەگەر بێت و لە داهاتوو بە هەڵە نەخرێتەوە جا ئەو کە دەڵێت ئەگەری هەیە لە داهاتوو ینی ئەڵێ هیواداری ناوە لە داهاتوو بەردەوامبی ئەوە باس لە ئیندەکشنەکە باشە دەڵێ بە ئیندەکشن هیوادارین هەر وەک چۆن لە ڕابرد و ڕاست بوو لە داهاتووش ئاوە ڕاستبی ئێستا هەر وەکو نمونەی مراویەکەی هینەوە باشە و قازە یاخود مراوی ڕەشە ئەو پێشان ئەوانەی لە ئەوروپا هەبوون هەموو مراویەکان نێوێندەر سپی بوو ڕەنگیان سپی بوو هەر چەندی مراویەکە یاخود قازە چابینی بەیە ڕەنگی سپی بوو زیاتر متمانیان دروستە بوو کەواتە ئەگەر لێرە تەعبیرێکی زانستی لە بۆ ڕوانگەکردنەکە بکەین دەڵێن هەموو مراویەکان ڕەنگیان سپیە ئەوە ئیندەکشنە باشە شتەکەت کردە گشتی لە شتی تاکتاکەوە گرتە گشتی بەڵام ئیندەکشن وەک باسمان کرد گرنتی ناداتە کۆتاییەکەی تەنیا ئەگەرە احتیمالە دەڵێ بە احتیمالە جا چەند باڵێن ئەزبوونت کرد ئەوەندە احتیمالەکە بەرزەکاتەوە بەڵام قەت ناگاتە 100%. بۆ نمونە دواتر گەشتیان کرد لە بۆ ئوسترالیا لە ئوسترالیا کەشوەری ئوسترالیا بینیان مراوی هەبوو بزە بەڕاستی ڕەنگەی ڕەش بوو کەواتە لێرە بینیمان ئەو تعبیرە زانستیەکە دایان ڕشت بوو بە هەڵە خرایەوە باشە کەواتە مادەم بەو شێوازەی ئێستامە چۆن یەقین یاخود پشت بە هەندێک زانست بەستین کە بە ئیندەکشن کار بکەن باشە شتەکەوە بکەنە گشتگیر باشە بۆنست هەندێک یاسای فیزیاییمان هەیە لە زۆر شوێنی گەردوونی شەکە بەڵام دەیخێ ناو کوونە ڕۆژەکان بۆ ئیش ناکە باشە کەواتە کێشە ئیندەکشن لەوێدا ئیندەکشن بۆ نمونە چ ڕەبتی بە و زیاتر بە مەسلەی زانستگەراییەوە هەبوو ئێستا گەردی قەدەن ئەو کاتی باسی زانستگەراییمان کرد گوتمان لە ڕابردوو زانست زۆر یارمەتی مرۆڤایەتیدایە لە نەخۆشیەکان یارمەتیدایە حەزارەت و شانشینی بنیاتنایە یعنی زۆر کێشەکانی مرۆڤی حەل کردە دەڵێ مادەم لە ڕابردوو ئەو هەموو ئەزموونەمان هەبوو کێشەی بۆ حەلەکردین کەواتە لە داهاتووش
هەر کێشەمان بۆ حەلەکە لە داهاتووش هەرزانستە یارمەتیمانەدا کەواتە لێرەدا ئیندەکشن بەکاردین واتە ئەو ئایدۆلۆژیایە ئیندەکشن بەکاردین دەڵێن مادەم لە مێژوی مرۆڤایەتی هەرزانست ئاوا یارمەتی دەربووە کەواتە 100% لە داهاتووش یاخود با بڵین باگەرش زۆر لە داهاتووش هەرزانستە حەقیقەتەکانمان بۆ دەردێنیت و هەرزانستیشە ڕزگارکەری و یاخود با بڵین هێنی ژیانمان لە بۆ دەردێنی کەواتە ئیندەکشن پەیوەندی ئەوەیە هەیە لەگەڵ زانستگەرەی بەڵام وەک باسمان کرد ئیندەکشن ئەکرێ بەخەڵە بخرێتەوە واتە ئەگەر بۆ نمونەسات و 1000 نمونەت هەبی سەپۆرتی ئیندەکشنەکەت بکە بەڵام تەنها یەک نمونەت پێیە کە دژی تعبیرەکەیت و ئیدەڕێت تعبیرە زانستەکەت بەخەڵە ئەخاتەوە جا لێرە باسی دەیڤد هیومت کرد یعنی یەکێک لە وەڵامانەی کە ینی ئەم ڕخنەی دەیڤد هیوم ویستیان بە شێوەیە بۆ وەڵامی بنەوەیش بڵێن کە باشە یین تستی بابەتەکەکەین و دیسان دووبارەیەکەین و یعنی لێرەیە ئەمە ئەبێت تۆ ڕابردوو دیستان یعنی هیچ چارەسەر نەکرد بۆ نمونە تۆ هەر لەسەر نمونەی قازەکە با بڵێنین وڵین دەچین سێری قازێکی ترەکەین ئەوە تا سپی دەرچوو کەواتە ڕاستە بەڵام ئەمە ڕێک بۆ تۆ بە ڕابردوو کەواتە ناتوانین گەرنتی بین کە بەیانی شتەکان بە هەمان شێوە بن بەڵێ ئێستا بۆ نمونە کەسێک لەوانێ بڵێ باشە مادەم چۆن لە ڕابردوو ئەوە زانست کێشەی مرۆڤایەت چارەسەر کرد لە داهاتوو شەر چارەسەریەکە ئێماڵێن بزە بتڕاستە بەڵام ئەتوو بۆ نمونە گەر 1000 ساڵی دیکەش هەما قسە بکەوە ئەو قسە ئێمە لێرە باسمان کرد لە ڕووی مەبدەئەوە لە ڕووی بنچینەوە یعنی ئین پرینسپل هەر ڕاستە هەشتا ئەگەری هەیە ئەتوو حاڵەتێک یاخود بگێ ڕۆژگارێک کە زانست دەستەوەستان بیست و نەتوانی هەندێک کێشت بۆ چارەسەر بکە باشە واتە ئیندەکشنەکە هەرچەندی سەپۆرتی بکەی وەک باسمان کرێسەت و دەیتا بە دەیتا بە هەزاران بە میلیۆنان دەیتا شتەدی ئەو ڕاستە سیقەت بە گریمانەکە یاخود باڵێن بە تعبیرەکە ڕاست زیاتر بەرزەکاتەوە بەڵام قەت نادگەینتە دڵنیایی ئەوەی تەنها پێویستە یەک دەیتایە یاخود یەک ئەزمونە کە عەکسی ئەزمونەکانی پێشخۆربی وەکو نمونەی قازەڕەشی باسمان کرد ئیدی ڕاستەوخۆ پێش گریمانە و تعبیرە زانستەکەت بە هەڵە ئەخاتەوە لەبەرەوە ناکرێ یعنی باش نییە پێش بەو بەستی بڵێ مادەم لە ڕابردوو ئەوەندە زانست کێشەکانی بۆ چارەسەرکردن کەواتە با من واز لە وەسیلەکانی دیکە بینم یاخود دەسەڵاتێکی زۆر بدەم بە زانست چونکە هەر زانستیشە کێشەکانی دیکەم لە داهاتوو لە چارەسەرەکە چونکە ئەکرێ زانست وانەبیت ڕاستە جا لێرەیە کاگەرە پرسیارێک هەیە یعنی ئەڵێ باشە سەرکەوتنی زانست ئێمە بینیم بە بەرچاوی خۆمان و ئایا ئەمە نابێت پشت ڕاستکردنەوەی بەڵێن گریمانە پێش وەختەکان تا لێردا پرسیارەکە دوودا ڕۆژنەوە کەوت باس کرد ئایا سەرکەوتنی زانست مانای ڕاستی دێ بۆ نمونە ئێستا من بیردۆزەکم هەیە باشە بیردۆزێکدا ئەڕێژم دەڵێم بۆ کۆمەڵی خۆر بەو شێوازە کارەکە بەڵگە دینمەوە بۆن یاسای بۆ داڕێژم دەبینم یاساکان پێشبینی حرەکەی جوڵەی حسارەکانەکە تاکردنەوەکانم ڕاست دەرەچی ئەوە تاکردنەوەکانم سەرکەوتوو بوو بەڵام ئایا مانای وایە کە ئێستام گەیشتم بە حقیقەت بیردۆزەکەم باسی شتێکی حەقیقی و ڕاستەکە جارێکدا دەبێت چ بکە ئێستا زانایان وەکو دووبارە دێنەوە سەر فەلسفەی کارل پۆپەر دەڵێ کەسی زانستی نابی بە دوای بەڵگە بگەڕێ بۆ سەپۆرتی بیردۆزەکەی دەبی بە دوای بەڵگە بگەڕێ بۆ بە هەڵەخستنەوەی بیردۆزەکەی ئەگەر بەڵگەی نەدیتۆ ئەوە بەهێز دەبی باشە واتە دۆزنەوەی بەڵگە بقەت یعنی بقەتەوە بەهێز ناکە کە هەتوو بە دوای بەڵگە بگەڕێ کە باڵی بخاتەوە ئێستا لێرە نمونەشتی بەسیتمان هەیە ئێستا ئەگەر هەر لەسەر مەسەلەی ئەو شتەی تازە باسم کرد ئێستا بۆ نمونە تیکۆ براکس مۆدێڵ باشە کە پێشتر بەکاردەهات بۆ وەسفی جوڵەی هەسارەکان و خۆر بە دەوری زەوی بە پێی ئەو مۆدیڵەبی هەسارەکان و مانگ و هەروە خۆر بە دەوری زەوی ئەخولێنەوە ئەو مۆدیلە بە شێوازی ماتماتیکی هەم ئەوانە لەسەرداڕش بوو پێشبینی حرەکەی هەسارەکان یەکرد باشە لەگەڵ ڕوانگەکان یەکجێگرتەوە باشە هەموو سەرکەوتنێکی باشی هەبوو بەڵام ئێستامە لەو ڕۆژگاری خۆمان دەزانین کە نەخێر خۆر بە دەوری
زەوی ناخورێتەوە کەواتە بینیمان کە هەرچەندە بیردۆزە زانستیەکە و یاساکە لە ڕووی زانستی و سەرکەوتنی بەدەستێنە بەڵام پاشماوە کە دیبینیمان کە نەخێر خۆر بە دەوری زەوی ناخورێتەوە کەواتە ئەو لە زانست یعنی ئێستاوەی کە لە ڕووی فیزیایی و ماتماتیکی خوێن بی شتەکان زیاتر تێگا کە لە بەرچێندێک کات سەرکەوتوشە بۆ نمونە ئێستا یاسای ئۆممان هەیە باشە ئەوەی کە لە هەندەسی کارەبا و فیزیای کارەبا بەکاردێنن باشە یاسای ئەوم بۆنە هەندێک شت دەڵێ بۆنە دەڵێت تەز و ڕاستەوانەی لەگەڵ فۆڵتج و پێچەوانەی لەگەڵ بەرگری ئەو تەعبیرە ئێستا زۆر ئەوانەی کە یعنی لە پێشگریمانەکە ئەکۆڵنەوە هەڵەی لۆزیکی گەورە ئەبینەوە لە پێشگریمانەکان دەڵێن پێشگرمانەکە هەڵی لۆزیچیان تێدایە بەڵام بەر حاڵ ئیشەکە لێم حاڵی هێشتا یاساکە ئیشەکە و ئەو هەموو ئامیر و شەشی لەسەردانرەیە یاخود هەتا لە ناخۆی برکاریش چەندین پێشگریمانەمان هەیە لە ڕووی لۆزیکی و کێشەی زۆریان تێدایە بەڵام هەر ئیشەکەن باشە کەواتە نەخێر یعنی توان بڵێم نەخێر سەرکەوتنی زانست مانای حقیقەتی شتەکان نییە باشە چونکە زۆر با بڵێن مۆدوڵمان هەیە لە ڕووی پێشگریمان و شتەکانی کێشەی هەیە بەڵام هەر توانای پێشبینیکردنی شتەکانی هەیە وەسفی شتەکانت بۆکە بەڵام دواتر ئەگەر بێت و بە بردۆزی ورتر و بە تاکردنەوەی زیاتر و بە سکیڵی خۆت پێوانەی گەورەتر هەما تاکردنەوە شت ئەنجام بدەیت لەوانەیە بەردۆزەکەی جودا ببینیەوە بەڵێ ڕاستەکەی جا لێرەیە ئەبێ ئێمە وشەی سەرکەوتن جیا بکەینەوە لە وشەی حقیقەت یعنی چونکە کاتێک سێری مێژووی زانست دەکەین ئەبینین چەندەها بیردۆز و مۆدێل هەن لە کاتی خۆیانە پێشبینی زۆر بەهێزیان کردووە تەفسیری زۆر باشیان کردووە بەڵام دواتر با بڵێن بە تێپەڕبوونی کات بینراون هەڵان یعنی بۆ نمونەیەکێک لەوانە لۆجیستۆن تیۆریە کە پەیوەندی با بڵێن بە سووتانی تەنەکانەوە توانرات توخمی تری پێبدۆزرێت یاخود تایبەتمەندی توخمی تری پێبدۆزرێتەوە یعنی ئەمە هەم پێشبینێکی زۆر بەهێزە بەڵام هەمان کاتە هەڵۆ دەرچوو بۆیە ئەمە بۆتە وەک ینی تەنانەت لە بابەتی مشتومڕۆ گفتوگۆی ڕیالیزم و ژەڕیالیزمەکانە بابەتێک بێترێ پێسمیستیک مێتا ئیندەکشن یعنی ئەڵێ کاتێک سەیری ئەو مێژووی زانستەکەین ئەو هەموو بیردۆز و مۆدێلە شکستیان هێناوە لە کاتێکە سەردەمی خۆیان بەهێز بوون ئەوە بۆ بڵێ هۆکاریشمان دەستەکەوێت کە بیردۆزەکانی ئەم ڕۆژ هەمان چارەنووسیانە یعنی سووسێت ناوەقین بینی قسەی لەم شێوەیە بێت ئاوڕێیتەوە ئەبینی یان هینە وەک مێژووی زانست وەک قەبرستانێک وایە پڕ لە مۆدێل و بیردۆست ئێستا لەسەر نمونەی تو ئێستا هەر لەسەر نمونەی تو ئێستا نمونەی ئەلکترۆنمان هەیە باشە پێشەوەی مەسەلەی کوانتم و حوری ئەلکترۆنەوانە زۆر بێتە ناو باز هەدەفجار کلاسی هەر مۆدوڵی بۆرمانە خوێنمانە کە ئەلکترۆنی وەکو تەنۆر کە دانا و بینیمان ئەو مۆدیڵە بۆ نمونە ئەیتوانی پێشبینی و وەسفی زۆر باشی زۆر حاڵەت بکە بەڵام لە هەندێک شوێن سەرکەوتو نابوواتە لە زۆر حاڵەت سەرکەوتووە بوو بەڵام لە هەندێک حاڵەت سەرکەوتو نابوو کەواتە بینیمان سەرکەوتنی ئەو مۆدیلە مانای ڕاست حقیقەت نەبوو بەڵکو ئێستاوە لە سەردەمی خۆمان ئێستا کوانتەم هەیە هەوری ئەلکترۆنی هەیە بینیمان ئێستا زۆر بە مۆدیلی جیاواز هەیە بۆ وەسفی شتەکانەکە یا نمونەیەک ینی هەر زۆر لەبەرچاوە ئەویش بە یاساکانی نیوتن ینی فیزیای نیوتن جیاوازەوە بڵین تیۆری ڕێژەی ئەنشتاین ئێمە بەهۆی نیوتن توانیمە بڵین ساڕوخ هەڵبڵینە بڵین دەروی زەوی یعنی ئەوە سەرکەوتوو بوو توانی ساڕوخ ئاراستەی دەروی زەوی بکەین لە کاتێکە بیلۆزەکانی کەموپڕیتیایە ڕێژەی ئەتوانێت زۆر شت باشتر تەفسیر بکات بەزەبت جاوای تەمانەوەی لە بەشی زانستەکانی خوێنبی یعنی گومانم نییە ئەگەر چاوکراوی بۆ شتەکانی باشی خوێنبی دایمەشتی وای بینی هەنی بیردۆزە کلاکەتی بیردۆزی دیکە هاتیە یا خۆت کە یاساکانی دەروێشم کردی ڕاچە گریمانەی کردیا ئیدی بۆ کەسانی لەناو زانستەکە خوێندی تیشتەکان زۆر وازەحترە بێ گەر نەشتوان درێژەی زۆری پێ بدەین جاوە سەبارەت بۆی بوو هەر لەسەر مەسەلەی دەیڤید هیوم بابەتەکەشی وەرەجان کە ئەویش پێی دەگوترێ the is out problem باشە زۆر یعنی ناتوانین بکەینە شتێکی کوردی بەڵام باس لە دوو شتەکە بەراوردی دوو شتەکە فاکت لەگەڵ ڤالو یاخود باوڵی فەیت لەگەڵ ڕیزن باوەڕ لەگەڵ ڕیزن
با بڵێن لێکدانەوەی چی عەقلانی یاخۆ لێکدان چی عەقڵ ئەمە پێی دەڵێن عەقڵ باشە بە ڕێزە باس بەراوردەچی ئەو دوانەی کرد گوتی با بڵێن ڕیزن بەکاردێ بۆ وەسفی شتەکان بۆ سەرت و دیاردەکت هەیە ئاکرێت لە ڕووی دانستیەوە ریزنینگ واتە شوازی ئارگومنت و لۆجیک و با بڵێن حەقی خۆت بەکاربینی بۆ ئەوی وەسفی شتەکان بکەیت بۆ ئێستا وەکو چەندی نمونەمان لێرەدانە وەسفەچی زانستی بۆ شتێکەکەی بەڵام ئەو وەسفە لە هیچ حاڵەتێک بێ شێوازێک ناتوانانی پێت بڵێ ئایا ئێستا تو پێویستەکە لە ڕووی باوەڕەوە یاخود لە ڕووی ئەخلاق بکەی و چنەکەی دوو جۆرە ستیتمنتمان هەیە ستیتمنت ئەگەر هەر بە کوردی باڵێم ناوی لێنین تعبیر باشە دوو جۆرە تعبیرمان هەیە دوو جۆرە ستیتمنتمان هەیە فاکس ستیتمنتمان هەیە لەگەڵ مۆرال ستیتمنت گوتی دوو جۆرە ستیتمنتمان هەیە ستیتمنتێکمان هەیە کە باس لە فاکتەکە شتەچی باڵم ڕاستەچی زانستیەکە وە ستیتمنتێکمان هەیە باس لە شتەچی ئەخلاقیەکە واتە ئێستا لێرە وەسفەکە فاکتەکە ئەتۆ هەرچەندە فاکت دەربارەی جیهان و سروش کۆ بکەوە هێشتا ناتوانانی یعنی بگێ دەرەنجامێک دابڕێژی بڵێ ئێستا من پێویستەکە فلان شتە بکەم و فلان شتەش نەکەم لە ڕووی ئەخلاقەوە فلان شتە بکەم لە ڕووی ئەخلاقەوە باشە فلان شتە بکەم لە ڕووی ئەخلاقەوە باش نیستم کە لە ئەساسدا لە بنەڕەتدا لە بەچینەدا دوو ستیتمنتی جودان ناتوان هەرێکی بیستە بارەکەی ئەوی دیکە ئەو یەکێک بوو لە کێشەکان کە پێشنیاری کرد دیڤید هیوم هەر لەسەر مەسەلەی زانست بەڵێ جا لێرەیە ئەستا حەفۆگەر پێشەوەی بچینە پێشەوە ئێستا هەر لەسەر مەسەلەی جا لەسەرەوە دیبێت و باڵم ناقشی زۆر زۆر خەڵەگری لەوانەیە پێڕانەگەین زۆر شتێ لەسەر باس بکەین بەڵام ئێستا یەک کەسایەتی هەیە یەک فیگەر هەیە ئازەکەم نمونەچی ئەوت دەمێ جی پی مۆرلاند هەیە ئێستا ئەو با بڵێن لە هەم فەیلسوفە هەم لە فیزیایی کیمیا لە بوارە شەرەجا دەڵێت چێ نمونەک دەدات دەڵێ من دڵنیایی زۆر زۆرم ئێستا زۆر کەس یعنیستە مناقەشە ئەکە ئەگەر و کەسانی زانستگەرایی بن دەڵێن شتە فاکتەکان دایمەن ستیتمنتە فاکتەکان زۆر بەقوتر و دڵنیایی زیاتریان هەیە لە ستیتمنتە مۆراڵیەکان بەڵام بۆ ئێستا ئەو تەحەدایەکە کە ئەڵێ من ئێستا نمونەک دەدەمێ کە ستیتمنتە مۆراڵیەکە دڵنیایی زۆر زۆر زیاترم هەیە بە بەراورد بە ستیتمنتە زانستیەکە ئەو فاکتەکە بۆ ئێستا دەڵێ هەر نمونەی ئەلکترۆنەکە لێرە باسمان کرد گوتمانە نمونەی بۆرمان هەبوو دواتر هاتەوە ئێستا بۆ نمونەی هەوری ئەلکترۆنمان هەیەوەنیا گۆڕای بەسەردا جارێدا دەڵێ ئەو فاکتە ئایا کێ ناڵێ پاش چەند ساڵێکی دیکە ئەویش ناگۆڕێ بردۆزەکەی بەسەری دازاڵ نابێت ئەو بە خەڵە بخاتەوە وەنیا کەواتە دڵی ناتوانێت سا و دڵنیایی پێ بڵێ وەڵا ئێستا من ئەو مۆدیلم هەیە مۆدلی هەوری ئەلکترۆنەکە لێرە ئەوە حەقیقەتەکەی ئەو من پێش بە و فاکتە بەستنەوە ئەو یان بەهێزە سکوێ لەوانێت پاشتن ساڵە دیکە بردۆزەکبی بەسەری دازاڵ بێت و بردۆزەکەی تو لاواز بکە بەڵام بۆ من ئێستا ستیتمنتێکی مۆراڵی بینی بۆ ئێستا دەڵێ ئەگەر بێت و منداڵەکی 5 ساڵان تعزیب بدەی سزا بدەی بەس لە پێنا و خۆشی وەرگرتن ئایا ئەو هەمومان نەزانین ئەنی هەر کەسەکە مێشتی خۆی بەکاربینی ئەڵێ ئەوە شتێکی هەڵەیە باشە ئەڵێ ئێستا ئەگەر 15 ساڵی دیکە 100 ساڵی دیکە هەر توێژینەوە هەر زانستەکەم لەوە بینە پێش ئەو هەڵەیە هەر هەڵە ئەبی وەنیە ئەو ستیتمنتە بەدای من هەڵە ئەبی واتە لە داهاتوو ناگۆڕێت لە ڕووی مۆراڵیەوە لە ڕووی ئەخلاقەوە باشە کەواتە لەبەرەوە دەڵێ من ئێستا دڵنیایی زۆر زۆر زیاترم بە مۆراڵ ستیتمنتەکە هەیە بە بەراورد بە فاکس ستیتمنتەکە واتە ئێستا لە بنچینەدا ئەو دوو بەراوردەیان هەیە دەستەکانی خۆش طبعاً بەڵام یعنی شتەکان لێرەشە ئێمە باسییانەکەین باڵێن مستومڕ بە دوای خۆیان هێنە یعنی ئەوە نییە بڵین لە خاڵێکی کۆتایی یعنی بۆ نمونە کاتێک کەسێک بانگەشەیەکە بە سروشتیان یعنی بەڵێن تووشی ئۆبجێکشن هەبێ ڕەخ نابێت جا لێرەیە ئێستا بابەتێکی تر هەیە ئایا شتانێک هەن باڵێن نازانستی بن لە هەمان کاتە یعنی باوەڕان پێیان هەیە بۆ نمونە یعنی بیکاری لۆجیک کە خودی زانست خۆی بەکاریانە هێنێ بیکاری لۆجیک زانستە سروشتیەکان لەسەر باڵێن بیکاری لۆجیک بەندن
هەرچەنە هەنێک خات با بڵێن بانگەشا شتێکی نالۆجیکی هەیە بەڵام وانە یعنی لۆجیک قەت ناشکێ بۆ نمونە ئێمە کاتێک باز سێگۆشاکەین یەکسەرە زانین سێگۆشە چییە باڵین تەنێکی باڵین سێ گۆشەی هەیە یان قەت ناتوانێت بۆی ئاوی چوار گۆشەیەکی سێ گۆشەم بۆ دروست بکە یاخود بۆ بڵێ بازنێکی لاکێشەی جا بۆی لۆجیک قەت ناشکێت لە هەمان کاتە زانست بۆ ئەوەی کار پێویستی بەم سەرچاوانە هەیە یاخود ئەم گریمانە پێشوەختانە هەیە کە هی بیکاری و لۆجیکت یعنی لە هەمان کاتیشە زانست سەر بۆ گوتمان کار بە ئیندەکشنەکە یعنی دڵنیاییتیانە لۆجیک و بیکاری ئەبێت ڕاست بن بەڵام لە کاتێکا زانست کۆنتینجنتە یعنی مەرجدارە هیچ زەرورەتێکی نییە کە ڕاست دەربچێت و خاڵێکی ترکە یعنی زۆر گرنگە جیهانەکاتەوە لەیەک ئەوەیە کە لۆجیک و بیکاری زانیاری هینن پێشوەختن لە کاتێکا زانست یعنی ئەگەر چەند پێگیریجەکە بەکاربێنم ئەڵێ پۆستێریەری نۆلێج جاوە تابان لەو باسی تو ئەوە لە فەلسەفەدا پێی دەگوترێ ئیپستیمۆلۆژی واتە ئەو معریفەناسی جا لێردا چەند شتێکمان هەیە لە ڕووی معریفەناسیەوە دەڵێ هەر معریفە کە زانیاریەک دا بەشێکری بەسەر دوو جۆر باشە یەکەچیان کە لە ڕێی کە پێویستمان بە ئەزمون نییە بۆ باوڵێن تێگەیشتنی بۆ دیاریکردنی یەکەشمان پێویستی بە ئەزمونە ئەوەی کە تو بازیەکەی لۆجیک و مات ئەوە پێویستی بە ئەزمون نییە بۆ نمونە ئەوەی کە پێی دەگوترێ ئەی پرایۆری ئێستا بۆ نمونە ئەو نمونەی سێگۆشەکە دەڵێ سێگۆشە سێ لای هەیە ئێستا من لە تۆ پرسم ئایا دەتوانی خەیاڵی سێگۆشە بکەی کە دوو لای هەبی ناتوانانی و هەروەها ئایا لە ژیاندا هیچ با بڵێن سێگۆشەکەت بینێت تەنها دوو لای هەبی ناکرێت باشە کەواتە ئەو شتانە پێویستیان بە ئەزمون نییە عنی تەنها شتەکە عنی لە شتەکە فاکتە فاکت واتە شتەکە خوی خۆی فاکتە شتەکە لە سروشدا بەو شوازەیە و فاکتە پەیوەندیدار نییە بە ئەزمونی ئێمە بەڵگە نوویستە پەیوەندیدار نییە بە ئەزمونی ئێمە باشە بەڵام ئێستا بۆ نمەگەر بڵێم سێگۆشەکەم هەیە ڕەنجی سوورە باشە ئەوە لێردا ئەزمونە پێی دەڵێن ئەی پۆستێرای واتە چێ واتە من ئەزمونی ڕەنگی سۆرەکەم بەڵام ئەکرێت لە شوێنەکەدی سێگۆشەکە دیم هەبی ڕەنگی سەوزی هەبی باشە یاخود ئەکرێ ئەو ڕەنگی سوورە شتەشی ڕاستی نەبی باشە کەواتە دابەشە برم بەسەر ئەو دوولقە ئەوەکو ڕوونکردنەوە سەوارە بە چەمکەکان جاوەک باسە کرد زانست لەسەر لۆجیک و ماث برکاری دانراوە باشە جا ئەو لۆجیک و برکاریە هەمووی ئیش بەو جۆرە پێشگریمانە ئەکەن هەموو پێشگریمانانەش ینی لە ڕووی معریفەناسیەوە سەر بەو لقەن کە پێی دەگوترێ ئەی پرایۆرای باشە تازە باسمان کرد باشە بەڵام خودی ئەو معریفانە ناکرێت بسەلمێنرێت ناکرێت بۆنم بیخەیە ژێر تاقیکردنەوە بۆ نەسا تو دەڵێ هەموو سێگۆشەك سێ لای هەیە ئێستا تو وەرە ئەو تاقیکردنەوەی ئەو تعبیرەی من وەرە ئەو تعبیرەی من لە ڕووی میتۆدی زانستی وەرە تاقیکردنەوەی لەسەر بکە ئایا ئەتوانی سێگۆشەک دروستکەی دوو لای هەبی تا بڵێ وەڵا تاقیکردنەوەم کرد و تاقیکردنەوەکەم ڕاست و هەڵە دەرچوو شتی ئەو ناتوانی کەواتە لەبەرەوەی دەڵێن ناکرێت بەو شوازەبی جا تەوا بوو ئەتوانین بڵێن ئەمە بێتە گوزێکی کوچندە لە پێڕوانینی زانستگەرایی یعنی زانستگەرایی بڵێت ئەوەی میتۆدی زانستی نتوانێت پشتبەوەسین لە کاتێکا خۆی پێویستی بەمانەیە خۆی پێویستی بە یعنی مانیفەی غەیرە زانستی هەیە بێزگەلەوەش ئێستاگەر دیقەتی پێناسەی زانستگەرایی بن کە لە سەرتایی باسمان کرد پێناسەکە ئەلێکساندەرمان وەرگرت گوتمان پێناسەکەی ئەگەر سادی بکەین بەسەر دوو لەغدا بەشە یەک دەڵێ زانست تاکە ڕێگەیە بۆ گەیشتن باشکات ئەوستامە لێرە باسمان کرد کە مەسەلەی ئیندەکشن is out problem یعنی زۆرشمان باس کرد کە ئەو لقی یەکەم بەهەڵا خاتەوە باشە لقی دووەم دەڵێ میتۆدی زانستی ئەکرێ لەسەر بوارەکانی دیکەش جێبەجێبێ کە غەیری زانستی بۆ نمونە ئێستا ماث و لۆجیک تازە باسمان کرد ئەوە ناکرێت میتۆدی زانستی وا تاقیکردنەوەی لەسەر ئەنجام بدەیت یان بۆ نمونە مێژوو
ئاتوانانی بچی تاقیکردنەوە لەسەر مێژووکەی بۆ نستان ڕووداوی مێژووت هەیە لە مێژوودا تەنها یەک جار ڕووداە بۆ سەر جەنگی جیهانی یەکەم و دووەم ئاتوانی بڵێ وڵاتم جەنگی جیهانی کە دیش دروست دەکەم تا تاقیکردنەوە بکەم ناتوانیش دووە بکەی هەموو حاڵەتەکان تاکە و هەروەها لە مێژوودا تەنیا دیاردەگەور و ینی دیاردە باڵن ڕووداوە گەورەکان لە مێژوودا زیاتر باسەکرێن ئەکرێ زۆر ڕووداوی بچووک بچووک هەبن باشە کە لە مێژوودا باس نەکرابن بەڵام لە ڕووی زانستیەوە تۆ پێیشتت بە ڕووداوە بچووکانەشە هی ئەوان لە کوێ دێنی ئەوە ناتوانین جێبەجێ بیا خۆت هونەر بۆ نستامە باسەکەین لە ڕووی میتۆدی زانستیەوە زۆر ینی میکانیزمی ریدەکشن بەکاردێنی ریدەکشن چی پێڵێن بە کوردی ئەگەر ینی زانست زۆر ریدەکشن ئەستا وردکەرەوە هەنیشتەکان ور دەکاتەوە ینی دێ زۆر ئەبستراکتیا دەکات بۆ نمونە ئێستا هەم باسمان کرد گوتمان زانست ئیش بە ئەی پرایۆریەکە ئیش بە ئەی پۆستەرەی ناکەمەوە ئەی پۆستەرەی هونەر بوون ئیش لەسەر ڕنگ و شتەکانەکە ێ باشە زانست دەڵێ لە ڕووی زانست لۆجیک و لۆجیک بکارن لە ڕووی لۆجیکەوە دەڵێ ئەو ڕەنگە حقیقەت نییە کەواتە ئێستا من هیچ ئیسفادە لەو ڕەنگەی ناکەم باشە واتە ئەو ریدەکشن ئەگەر بە نمونەچی باسی بکەین یاخود بوونە زانستە مرۆڤایەتیەکان باشە زانستە مرۆڤایەتیەکان لە سۆشیال ساینس ئەو زانستە کۆمەڵایەتیەکان ئەوە شتێدا بەکاری نایە لە سیاست ئەو بەکار نایە بۆ نمونە هەر لەسەر تازە باسی نمونەم کرد ئەو نمونەکەی JP مۆرلاند کابراەکە چێ کەسایەکە دی بۆ نمەستا سامهاری زۆر دەڵێ من دەتوانم زانست بەکاربینم بۆی پرسە کۆمەڵایەتەکانیش پێ چارەسەر بکەم بەڵام بۆ نستا زۆر کەساتی و زانایەتکە هەیە کۆمەڵاسەیە دەڵێن ناتوانانی پشتیوا بکەی بۆ نستا شۆن کارل باشە ئەو فیزیک زانە بردووەزیە بۆ نمونەشی زۆر جوانەدا دەڵێ ئەڵێ هەرچەندە زانستی نیورۆساینس ئەو زانستە پێشکەوتوبی بەڵام ناتوانانی بەکاری بینی بۆ نمونە چونکە لە مچینەدا لە پرینسپڵدا شتەکە هەڵەیە بۆ نمونە مەسەلەی با بڵین ڕەگەزپەرستی باشە نمونەشی جوانەدا دەڵێ ئەگەر بێت و من کەسێکی بەتەمەنم هەبی بە ساڵات وەکم هەبی مێ دڵی ئەو کەسە بەبێ ئیرادی خۆی بەبێ ویستی خۆی کەسەکە حەز نەکات دڵی دەربینێن بەڵام دڵوی دەردینم بۆی گەنجەشی 20 ساڵەی پێر ڕزگارکەم و تەمەنیوی درێژکە ئایا لە ڕووی ئەخلاقی و ڕاستە ڕووی کۆمەلگاوە ئەمە دەڵێن هەڵەیە بەڵام زانست لەوانە گرنج یعنی ئەو شتین حساب نەکە ئەو شتە حساب نەکە یان بۆ نمونە دەڵێ ئایا بۆ نمونە بینە پێشتای خۆت ئەو سامهاریز با بڵین چوو توێژنەوەی کرد دەیتایکۆ کردەوە بە فاکتێکی زانستی هاتگوتی ئەمن دەتوانم هەندێک مەسەلەی ئەخلاقی باس بکەم و دابڕێژم با بڵێن ئایا بۆ نەسا با بڵێن بردۆزەکەی ئەو کابراە بردۆزەکەی سامهاریز با بڵێن کە دەرینا دەڵێ ئەگەر بێت و یەک کەس بەرامبەر 1000 کەس بی ئەو کات ئاساییە ڕەگەزپەرستی بکەی باشە بەڵام ڕاستەحنی بیردۆزەکەی ئاوا ئەڵێ بەڵام ئایا لە ڕووی ئەخلاقیەوە شتەکەوای کردی ڕەگەزپەرستی ڕازبی شتەشی دروست و ئەخلاقی بی واتە ئایا ئەگەر یەک کەسش بەرامبەر 1000 کەسی بی بەڵام ڕەگەزپەرستی جاچی کەس بی 1000 کەس بی وانە کەواتە شتەکە هەر هەڵەیە یاخود بۆ نمونە ئایا هیچ باڵمنی چەندین توێژنەوە بکەی ئایا هیچ توێژنەوەکەی بۆ نەم پێت بڵێ دەڵێ ئەگەر 1000 کەستەبی 1000 کەستەبی ناتوانانی ڕەگەزپەرستی بکەی بەڵام ئەگەر بێت و ببیتە 1002 کەس 3 کەس ئەو کات ڕەگەزپەرستی بکە ئایا میتۆدی زانستی بە شێوازە ئیشەکە ئەگەر بەو شێوازەش بوو ئایا لە ڕووی ئەخلاقی و ڕاستەبی باشە کەواتە بینیمان یعنی زۆر هەڵەیە فاکس ستیتمنتەکان تێکەڵی مۆرۆ ستیتمنتەکان کە وەکوی تازە باسمان کرد یعنی زانست ئەوەی کە زانستگەرایی دەڵێ ئیدعای ئەوەیە کە دڵێ لە بوارەکانی دیکەش زانست بەکاردینم بینیمان لەبەر ئەو مەسەلانی کە لە معریفە ناسی و ئەخلاق ناسی ئەوانە باسمان کرد لە ڕاستیدا بەکارهێنانی زانست لەو شوێناندا بەکار نایێت لە ڕووی بنچینەوە یعنی تەواو بۆزمین بڵێن زانستگەرایی لایەنێکی مەترسیداریشی لێ بەسەر کۆمەڵی هەنگوەگە سێری مێژوو بکەیت بۆ نمونە بابەتی وەک سۆشیال داروینیزم یعنی بۆ نمونە کە نازیەکان جێبەجێیان کرد بەسەر خەڵکی ئەفریقایە یعنی خۆیان پێوە بڵێ سوپێریەر بوو پێشکەوتوتر بوو
یان بۆی توانین بڵین زانستگەرایی ئەگەر هەموو شتێک یعنی بە چاوێکی زانستیەوە ببینێ یعنی ئەو کاتە بەها و مانە ئۆتۆماتیکی لاچنە سەڕێنەوە تۆ کاتە مرۆڤ ئەتوانی بۆ نمونە لە باسی نمونەکەی کە دڵی مرۆڤێکی پیر دەربێنی بۆ مرۆڤێکی گەنج یعنی لە ڕۆنگێکی زیانستی و سەیەکی ئەما بێتە هۆی ئەوەی کە هیانی تۆ بڵی وەک ڕۆڵی هەڵژاردننی سروشتیە بینی تۆ ئەو کەسی کە کەمتر با بڵین ئەتوانێت خۆی بگونجێنێ یعنی تەمەنێکی بەڕێ کردووە سوودێکی وای نییە بۆ کۆمەڵگا لە نابێ بێت بۆ کۆمەڵگاکە لە ڕووی ماتیۆ باشترە بێت یاخود یعنی بۆ نمونە ئێستا ئەو درێ چەندێکی تر هەیە بە ناوی سەپیومەن یعنی هەوڵی نیو مرۆڤ کە نازیەکان بەکاریانە هێنا اینجا بۆ یەگەر بێت هاتوو سەیری ئەوەکە باەک نمونەی بەسیتر دەمێ کاک محەممەد هەولو سەردەمی کۆرۆنایە بۆ نمونە بۆنسە زۆر وڵاتمان بینی وەکو فەڕەنسا ئەوانەی بە ساڵات چوو بوون باشە نەخۆشخانە و زۆر شوێنی بۆ دابی ناکرد دەگوت با بمرن وایە ئاشتیوەمان هەبوو ئەگەر بەلایەنێکی زانستی سەیری بکەیت و مرۆڤ وەختێنێکی زانستی ببینی یعنی تەنانەت خۆکاریش دەسەکەوێت و کارە بکەیت ئاجاستا زیاتر باسی ئێستا ئینشاءالله زیاتر باسی ئەوەشەکەین یەک بەسیتمە حەز ناکەم لە بیرمسی ئینشاءالله جا ئەچینە ناو باسەش کۆتا شتمان هەیە کە باسی بکەین لە ڕووی فەلسفی و لەسەر مەسەلەی زانستگەرایی کە هێش پێی دەگوترێ knowledge argument باش ئارگومنتێکی معریفیە کە فرانک جانکسن پێشنیاری کردیا نمونەی زۆر بەسیتە یعنی ئەوە کۆتا شتە لێرە باسیەکەین و لە ڕەدی زانستگەرایی ئەو ئایدۆلۆژیایە زانستگەرایی دەڵێ دەتوانم هەموو شتێک وەسف بکەم زانست بەکاربینم بۆ ئەوی وەسفی هەموو حقیقەت و جیهانی پێ بکەم و ڕاستیەکان دەربینم ئەتوستا گریمانەی ژوورە بکە ئەتو لە دەرەوەی ئەو ژوورەی بۆ نومستان پێتەڵێ یعنی زانست بەرەبەر بەکاردینی بۆی لە شتەکانی نە ئەو ژوورەی بکۆڵیەوە هەموو شتەکان ئایا چەند کەس لە ژوورن بۆن دڵێ سێ کەسن باشە ئەو سێ کەسە لەسەر کورسی دانیشتین بەڵێ ڕەنجیان چۆنە باڵایان چۆنە بەرجیان چۆنە ئایا لەو ژوورە مێزی لێ کورسی لێ سەقفەکەی چۆنە دیواری چۆنە واتە هەستی شتی مادیە زانست بەکاردینی دەی پتەوی وەسپی بەڵام لە کۆتاییەکە هەیە بەرە پرسیار بین بەڵام باشە تو پاشوی هەم وەسفەت کرد هیچ بەجێما دەڵێن بەڵێ ئەوە هەندێک باڵێ شت هەیە لەسەر و دیوارەی لە بیرت و وەسفی هێش بکەیت یاخود ئەوت ئاگالی نە وەسفی هێش بکەیت دەڵێ باشە میکانیزمی بەهێزتر بەکاردێن دەی وەسفی هەموو شتەکانەکەی کەواتە ئایا دەکرێت ئەو زانستە بەکاربینی بۆی وەسفی 100% کون بەکونی هەموو شتەکانی ئەو ژوورە بکەیت باشە ئەوە یەکەم شت ئایا لە ڕووی لۆجیکیەوە شتی واکرێ باشە ئەو دووەم شت گریمان کەسێکمانێت جا لە فرانک جانکسۆن بەو کەساتەیە گوت ناوی ئافرەتێک و ناوی لێنا ماری باشە گوتی لە باڵێن لەو ژوورەیە ئەتوو لە ڕووی زانستیەوە بەڵام ئەو ژوورە ڕەنگا و ڕەنگ نییە تەنیا ڕش و سپیە ڕەنگی سوور یاخود ڕەنگەکانی دیکەی تێدانە تەنیا هەموو شتەکانی نە ئەو ژوورە ڕەنگی ڕەش و سپیە ئەتوو دەی لە ڕووی زانستیەوە هەموو دیراسە و توێژنەوە هەموو شتێکی خۆت ئەخێگەر وەسفی 100% هەموو شتەکانی ڕەنگی سوورەکەی چۆن دروستەبی پێکاتی کیمیایی مادەکانی چۆنە وەسفی فیزیایی کووە ڕەنگە کەشتە پۆلەکەی کووە هەموو شتەکانی بازەکەی باش واتە لە ڕووی دیسکریپشنەوە هەموو شتەکان وەسفەکان تێدا بەڵام لە کۆتای گەر پرسیار بکەین ئایا هیچی ترماوە فێری بین هیچی دیکەما و وەسمان نەکردبی گریمان ماری ئەو ئافرەتە لە ژوورە دێتە دەرەوە هەندێک زانێتی کەس تەمات لە نمونونەکە تەماتەی سوورە باڵێمە لێرە سێوەی سووری یاخود میوەی سووری لە بەردەمدانێ ئافرەکە هەموو شتە چیز سەبارەت ڕەنگی سوور فێر بووە بەڵام کە سێوە سوورەکە ئەبینی بۆ یەکەم جار ڕەنگێک لە ژیانی خۆی بینی بەخۆی دەڵێ من شتەشی نوێ فێر بووم کە ڕەنگی سۆر شێوەکەی چۆنە باشە واتە ئەزمموی شتەکە ئەزمموی میوەکە ئەزمموی ڕەنگی سوورەکە بە هەرچی وەسفی زانستیە ناتوانانی بیکەی هەرچی میتۆدی زانستی بەکاربیینی ناتوانانی وەسفی ئەزممونەکە بدەی یاخود فێری کەسەکە بکەیت باشە کەواتە هەرم ئێستاگەر هەمان ئەو نمونێ زۆر بەسیت بکەین ئەگەر ئێستا من هەموو شتەشیت و فێرە تو بکەم لە ڕووی زانستیەوە ئایا قاوە چۆنە و تامی چۆنە و پێکاتی کیمیایی چۆ هەموو وەسفتەکەت دەمێ
بەڵام هێشتا ناتوانم ئەزمموی ئەوەت پێ بدەم کە قاوە تامی چۆنە ئەگەر قاوەکەت پێ نەدەم لەم حاڵی کەواتە لێرەدا وەسفە زانستیەکان کۆکو زانستگەرایی ئیدعایەکە دەڵێ دەکرێت وەسفە زانستیەکان دەڵێ بە زانست دەتوانم وەسفی هەموو حقیقەتێک بکەم بەڵام دەبینی بە وەسفی زانستی ناتوان حقیقەتی ئەزممونەکان بکە باشە کەواتە لێرەدا دووبارە ئەو ئیدعای زانستگەرایی باڵەخرایەوە جا لێرەدا لە ڕووی فەلسەفی و فکرەوە کۆتاشتمان بوو هەر لە مەسلەی ئەوەی کە باسەکە ئایا زانستگەرایی ئەکری بە هەڵە بەکاربێ چ شتێک ئەگەر هیچمان لەبیر کردبی وڵای من هەنیشتم پێ باش بێڵێ ئێستا هەرم بابەتی نۆلێج ئارگومنتە یان خۆی لە گفتوگۆی لەسەر بابەتی کۆنشسنس هۆش بەکاریە ئێستا زانستگەرەکان پێیان وایە هۆش ئیلا ئەبێ بە زانست باڵین تەفسیر بکرێ یعنی بەرامبەرەکانیشیانەڵێ زانست یعنی وە بڵێ لە مناقەشەیە سوودێکی نییە یعنی گرنگ نییە چەند دایتەی زانستی چەند داکەی نیورۆساینس هێنی بابەتەکە فەلسەفیە سوودی نییە جا ئەوە یعنی بابەتێکی ئەبێ بابەتێکی سەربەخۆ قسەی لەسەر بکرێ بەڵام ئەوە یعنی خاڵێکی ئەگەر قسەکانی وا بڵین بەرامبەرەکانی جز زانستگەرایی ڕاست بێ یعنی بورزێکی زۆر بەهێزە کە ئەبێ لە زانستگەرایی جا لێرەیە هەنێ بابەتی تر هەیە کە یعنی زانست لە بنەمادا پێ ناچێت یعنی تەفسیریان بکە بۆ نمونەیەکێک لەو خاڵانە هەر جێبی مۆلان پێی وایە زانست لە بنەمایە لە بنچینە هەر ناتوانێت تەفسیری بکە ڕەچەڵێکی گەردوونە یعنی ئەکرێ کەسانێکان بن هاوڕان نەبن بەس حەزەکەم ڕاکەی بگەێنم تێڕوانی نەکەی بابەتی گرنگە بینم بۆچی پێی وایە باڵێن ڕەچەڵێکی گەردوون بابەتێکی زانستی نییە ئەنیا بڵێن زانست ناتوانێت تەفسیری بکە سێ خاڵەیە ینی هەوڵەدا لایەنێکی زانستی باس بکەیت نەردایەنی زانستی یا زانست هەوڵ یا لایەنێکی گەردوون باس بکە بەهانابردن بۆ لایەنێکی تری گەردوون یاخود بۆ نمونە مەرگی داینەسۆرەکان یانکە لە ئێستایا بەهێزترین گریمانە لە ناوچوونیانە بە ڕووداوێکی لە ناوبەری نەیزەکی ئەبینی لێرەیە بۆ ئەوەی مەرگی داینەسۆرەکان کە باڵێن بەشێکی گەردوونە ئەبێ هانابری بۆ لای بەشێکی تری گەردوون کە نەیزەکەکانە بەڵام ڕەچەڵێکی گەردوون وەک بڵێ یعنی شتێکی پێشوەختەمان نییە ساتی دروستبوونەکە خۆی یعنی تەنانەت کاتیش وشەی ساتیش پەیوەندی بەکاتەوەی هەڵەیە یعنی بۆیە لێرەیە ئەم خاڵەی زانست یعنی بوونی نەما ئەو لایەنە یعنی تۆ گەردوونت هەیە بەڵام گەردوون بوونی نییە کە گەردوون یەتە بوون یعنی وەک بڵێ ها ئەسپێکتێکی گەردوون بوونی نییە گاڵ بوو چۆن ئەو خاڵە جێبەجێ بێت خاڵێکی زانستە خاڵێکی تری هیچت هەیە لەسەری بڵێ یان بڕۆمە خاڵی نا زۆر باشە واس هەشتەکان فەرمە باشە خاڵێکی تر ئەیە ئەڵێ چی ئەڵێ بەڵێن تەفسیرە زانستیەکان تەنها جێبەجێ بن بەسەر چیە بەسەر تێمپۆرەڵ ستەیج بڵێ دۆخە کاتیەکان یاخود گۆڕانی دۆخەکان یعنی بەپێی بڵێن چەند یاسایەکیشەوە ڕوەیە بۆ نمونە دروستبوونی کۆمەڵەی خۆر یاخود گەشەی ژیانە مەسەن کۆرپەلێک ئەگۆڕێ بۆ مرۆڤێکی پێگەیشتوو یاخود بۆ نمونە هین دیکەی چی پێڵێن یۆرانیۆمە بێت بەرلیت ئەو دیکەی بە کوردی چی بوو شیبوونەوە یۆرانیۆمە بیتە قورخۆشم ئەبینی ینی زانست ئەم سیفەتی تایە بەڵام ڕەچەڵێکی ژیان ڕەچەڵێکی گەردوون هیچ یاسایەکی پێشوەختە یاخود ڕووداوێکی پێشوەختە نییە یعنی پێیوەستیان کاتەوە بە یەک یعنی تەنانەت کاتیش نییە گریمانی پێشوەختەکە هەر لە ڕووی ئپستیمۆلۆجیەوە بۆی لە سەر معریفە و زانیاریەکان کارکوی دایمەن دەیتا تەیە زانیاری کۆکەوە باش ئێستا ئەوی تو تازە باست کرد بۆ منستا یۆرانیۆم تێ زانیارتە سەویە و زانیار لەسەر خۆقۆشمەیە ئەو دوو زانیارت بە جودا هەیە باشە بەڵام دێ لینکیانەکەی پەیوەندیان پێوە دروستەکەی باشە یەکە چەند ینی ئەو دوانە بەکار ئەو دوو زۆرە دەیتان بەکاردینی بۆ داڕشتنی یا خۆت دەرهێنانی وەسف و زانیاری نوێ باشە یا خودۆ نمونەی دیناسۆرەکە باس کرد تۆ دیناسۆر لەسەر زەوی هەیە واروە نێزەک لە دەرەوە هەیە باشە ئەو دوو زانیارت هەیە پێکەوە ڕەبتیانەکەی کە ڕەبت کرد ئەنجامەکەی دەرەنجامی نوێی بەڵام ئێستا تو سەرەتای گەردوونت هەیە باشە سەرەتای گەردوون تێ بەڵام
شتێکت پێش سەرتاگەردون نییە هیچ زانیارێکی سەبارەویت نییە مادەم نیتت ناتوانین دەشتە ناتوان ڕەبتیان کەی پێکەوە باشە تایم لێرات پێویستە بە تایم بەزانست یانی بۆ بڵی پێشگریمانی تایمی شەکە یعنی بەڵام کە لە گردون پێشگردون خۆی یانی کار بوونی نیە باشە یعنی لێرە ئەم کێشەی تووشە بێت و خاڵێکی تر کە خاڵی سێمیانە گردون یعنی بۆچی زانست ناتوانێت تەفسیریکە هەڵێ چونکە زانست جێبەجێ بێ بەسەر چییە بەسەر پرۆسەیە بەسەر وەک بڵی ترانسیشنسا شتێک ئەگۆڕێ بۆ شتێک لە نێوان دوو دیار لە نێوان دوو شت دیاردە یاخۆ شتەکە بی کە بتوان ڕوانگەی بکەی ڕوانگەکردنەکەی لەسەری بکەی بۆ نمونە منەچمەنەوە بینایەکەوە یعنی ئەگەر بە هێواشی کەسێک حسابی هەڵی ئەوە لە سایادەی جسم هاتە ناو بیناکە دوێەوە سایە پیست بێەوە لە سایسی بەڵامەڵی خودی گردون پرۆسە نییە هاتنەبوونی باسی سەرەتاکانی گردون ناکەم کە زانست ڕوونیەکات و کەسێگەڵی ئەوەی نەدا چونکە بێگومان زانست ینی هەوڵی تەفسیری سەرەتای گردونایە سەرەتایکی زۆر باڵی زۆر سەرەتاشی بەس خودی هاتنەبوونەکە هەڵێ پێوترێ یانیگە چەند ئینگلیزیەکە بەکاربێنم ئینستانیەس دەست بەجێ واتە لە چاواتە دەست بەجێ دەست بەجێ هیچ کاتێک بۆ یەک واتە دەست بەجێ شتەکە هەروەکو تعبیرە ئەکو تعبیرە قورآنیەکەوەنە دەڵێ کون فەیەکوونە هەنی دەست بەجێ ناوە ینی بەس ئەمە کەسێکەوەی نەگا لەگەڵین هەروەکو نمونە بوو هەروەکو نمونە بوو جاڵێ لەبەر ئەم سێ خاڵە کە زانست یانێ بە دووباری کەمەوە کەوەیە زانست هەڵەیە تەفسیری بەشێکی گردون کە بەهانەبردن بۆ لای بەشێکی تر و زانست تەفسیر زانستیەکان جێبەجێ بن بەسەر گۆڕانی دۆخەکان و خاڵی سێمیش زانست پرۆسە ڕوونەکاتەوە یاخود ترانسیشنز جا لە کاتێکا گردون خودی یعنی سادی هاتنەبوونی ئەم شتانی بەسەر جێبەجێ نابێت واتە هەندێک شتێ بە کوتەکەی پەیامەکە ئەوەیە دووبارە لەم سەری زانستگەرایی ئێستا هەندێک شتمان هەیە بە زانست ناتوانانی لێکدانە وەسپی بکەی هەروەکو کاک محەممەد باسی هەوڵێدا باسی بکە سەرەتای گردوناوە باشە ئێستا تووەرە ناتوانانی بوون ئەو سێ کارەشیدا کە لە بەرچی ناتوانانی زانستەکە تێدا بەکاربینی بۆەوەی بزانی ئەو سەرەتای گردونەوە چۆن بوو جا لێرە خاڵی تریش باسکەم خەڵهەشانەوەهانی خاڵی تریش هەیە کاڵە زانست لە بنچینیان ناتوانێت باسکە بەس باماخی بێت ئەویش بوونی یاساکانی سروشتە یعنی تۆ هەنێ یاسامان هەیە کاگارێت لە یاسای ترۆگەنی باسی وە ناکەم باسی یاسا بنچینەکەەکانەکەم جا ئێستا ئێمە ئەبێ بڵین ئایا ڕۆچەڵێک ئەم یاسایانە چین یعنی پرسیارەکە دروست بووە هەنێک کەس ئەتوانێ بڵێ مەسەلەن ئەڵێ یاسادا هەر هێو تەواو یعنی پێویست بە ئەکسپلانیشن ناکە پێڵێن بروت فاکت ئەگەر بیست بێت بەس ئەم وەڵامە بۆچی کێشەدارە تۆ سێری یاسایانەکەیت ئایا یاساکان پێویستەوا بن نه هیچ پێویست نیەوا بن یعنی ئەمانایەکی تر کۆنتینجنتن وەشتی کۆنتینجنت یاسایەکە بەڵێن بنەمایەکە پێڵێ principle of sufficient reason یعنی ئەڵێکی ئەمە بەکوردی ئەڵێ هەر بوونێکی کۆنتینجنت یعنی هەر بوونێکی مەرجدار پێویستی بە ئەڵێن تەفسیری پێویست هەیە یاخود sufficient explanation کە بۆچی ئەو شتە بوونی هەیە لە باتی نەبوونی یعنی بۆ نمونە ئەم یاسایانی ئەسەی گردون ئایا پێویستەوە بن هیچ هۆکارێک نیە پێویست بوون یعنی تۆ توانی خەیاڵ پێگەرد لەگەر گردونێکی ترمان هەبێت یەک نمونەی بەسیط ئێستا زۆر کات برکاریزانە گەورەکان بۆ نێوانەی کە لەسەر پای نەگۆڕی پای بۆ نمونە حسابیان نەکرد نەگۆڕەکە چەندە و بۆچی 3.4 نیە دەجیتەکانی خۆت ژمارەکانی دوای 3.4 و یعنی ئێستا بە هەزاران پوینت لەسەری حساب کرایە بەڵام ئەگەر ئێستا تو حسابت کرد چەندە ئەگەر بێت و لە ڕووی فەلسەفیەوە پرسیارکەی بڵێ لەبەرچی 3.4 بوو لەبەرچی 4.12 نەبوو لەبەرچی ژمارەکەدی نەبوو باشە لەبەرچی و نەگۆڕاوا بوو زۆر کاریزان هەیە دەڵێن مەگەر ئەو پرسیارە لە خوا بکەی واتە واتە بریشێک ناتوان ئێستا من چ بە تۆ بڵێم یعنی هیچ ڕوونکردنەوەشی زانستم نییە کە پێ بڵێم دەبوات لەبەرەو هۆکاری نەدەبوات 4.15 بار ینی لەبەرەوە هۆکاری دەبوات 3.4 دەبا واتە واتە هەندێک شت هەیە ئاوە تێدا دەستەوەستانە بێت لە ڕووی وەسەب کردنەوە واتە هۆکاری شتەکان ناتوانێت دەربین
بەڵێ جا لێرەیە یعنی سێریکە ئەمە بەستم بە ئەمە چۆن پەیوەندیە بەس بابەتی زانستگەرایە بوو یعنی زانست ئێمە زانین ینی پریسەپۆزی یاساگانەکە وە بڵێ پێشگریمانی شتەکە بەکاریانێن ینی خۆی نایە تەفسیرکە بۆ خۆی پێویستی بەوە جا بۆیە ینی زانست ناتوانێت با بڵێن شتی ئەم یاسایانە زانستگەرایی بخۆ ئایدۆلۆژیەکەەوە ئەڵێ زانست ئەوەندە گەورەیە تەنها لەسەر فاکت و شتی عەقلانی و تاقیکردنەوە ئیشەکە باشە دەڵێ هەر شتەکەم بینیە پێشنیار بکەی ئەگەر نتوانم تاقیکردنەوەی لەسەر بکەم ئەگەر فاکتەکی مادی دەرنینم لەسەری ئەڵێەوە شتەچینە عەقلانی بەڕای من و بەشتەی ڕاستی دانانی ئایدۆلۆژیاکە بەو شێوازەیە بەڵام ئێستامە باسمان کرد هەروەکۆی خۆشت باس کرد زۆر شتەیە گریمانەیە باوەڕە بۆ نموستە زاناکان دەڵێن باڵێن لە زانستی ئەستێرەناسی دەڵێ باوەڕمان وایە لە گەر ئەستێرەی ئەندرۆمیدا 100 میلیۆنە ئەستێرە هەبی خۆ نەچوونە ئەستێرە بە ئەستێرە بژمێرە بەڵام لێرەوە لە ڕێی ڕوانگەکردنەکان خەمڵان نەچیانکردنی یخۆ خەمڵانیان باوەڕە پێشگریمانەیە باشە دەڵێن ئەگەری ینی دڵنیایی تێدا نییە دەڵێن حقیقەت نییە دەڵێن ئەکرێ هەندێک جا ئەکرێ زیاتر بیان کەمتربی باشە یا بۆنە دەڵێ باوەڕمان هەیە لە فلان گردونە فلان شتابی باوەڕمان هەیە لە ڕابردوو فلان شتە ڕوویداوی لە داهاتوو فلان شتە ڕوودا هەموو ئەو باوەڕانە بەدای من هەیە بەڵام بە هیچ شێوازێک ناتوانانی بیخێژەر تاکردن وەکو ئەوەی ئایدۆلۆژیای زانستگەرایی دەڵێ بەو شازی لە بکەیت ئەمە کاک محەممەد تەواوی لەسەر ئەو باسانەگەر ئێستامە هەموو تەرکیزەکەمان کە لەسەر زانستگەرایی ئێستا سیرکە ئەو کەسانی ئەو ئایدۆلۆژیای وەرەگرن ئێستا تازە هەندێک شتمان باس کرد بە کوتی کاتێک ئەو ئایدۆلۆژیا زۆر بە تۆندی وەرەگیرێ هەندێک کەسایەتی هەیە ئەوەندە لەگەڵ زانستەکە با بڵین تێکەڵە بێ ئەوەندە متمانی بە زانستەکە هەیە دەڵێ یعنی زۆر پشت ئەستورە پشت دەبەستی بە زانستەکە جا هەیە بوون حتا ئەگاتە و حاڵەتەی مەسەلە سیاسەتێک وەکوی تو باز کرد مەسەلەی داروینیزم باشە لە ڕابردوو بەکارێندینە لە مەدامی سیاسی بۆ نمونەستا لە جەنگی جیهانی دووەم کە ئەو سەرکردەی نازیەکان هەبوو هێندرێک هێملەر یان پێگوت هەڵە نەبم ئەگە لە بیرم مابی ئەو کابرایە هەر مەسەلی داروینیزمی بەکاردەینا دەیگوت ئێمە نازیەکان ئەوانەی ڕەگەزیان ئەڵمانیا بابن لە پێشترن لە سروترن باڵا دەستر و لە پێشترن و لە چاو نەتەوەکانی دیکە لەو کاتە ئەو کەسانی ڕەگەز ئەڵمانی بوون زۆر متمانین بە قسە بوو لەبەرەوە سەپۆرتی نازیەکانیان نەکرد کەواتە ئەبینی زانست بۆ مەسەلەی ئایدۆلۆژی بەکارهات یاخۆت لە سەردەمی خۆشمان زۆر ئایدۆلۆژی هەیە دەڕاستیدا سیاسین باشە بەڵام کەسەکان دێن ئەوان دەزانن تێگەیشتون کە زانست لەو سەردەمە چ ڕۆڵەکی گەورەی هەیە دێن بەحسەک یاخۆ توێژینەوەک یاخۆت هەندێکزانە دێنن دەڵێن سەپۆرتی فلان بازرگانیمان لە بۆکە لە بۆمان باسکە ئەو بازرگانیە لەبەر فلان هۆکاری زانستیە ڕاستە و ڕوونکردنەوەی زانستیمان لەبدا کە ڕوونکردنەوە زانستەکە تێکەڵی ناوخەڵەکان خەڵک سیقەی بە زانستە سیقەی لە بۆ دروست بۆ لەو زانستکە زانستی بینیە کە چەندە بەهێزە لەبەرەوە دەڵێ ناکرێ زانست هەڵەبی و لەبەرەوە ناکرێ و بازرگانی هەڵەبی جالبەرەوە بەدای من شتەمان هەیە جالبەرەوە کەسە سیاستمان دەرکات زۆر کەس سیاست بەکاردن بە ئەوەی دەسەڵات یاخۆت ئۆتۆریتی خۆیان زیاد بکەن جالێدا کەسایەتێک هەیە ئێرێک واینسبرگ هەیە ئەو کابرەیە نمونەی زۆر جوان باسەکە پێگوترێ دە توین نیوکلیر پرۆبلم باشە ئەو باڵێنەوە فکرێ ئەو دایرەشتێ دەڵێت چێ ئەگەر بکینە کوردی دەڵێ جووت ناوکەکە مەبەستی لە چێ دەڵێ لە سەدەکانی ڕابردوو مرۆڤ دەستی گەیشت بە دوو هێز دوو هێزی زۆر زۆر بەهێز یەک ئەتۆم بوو هێزی ئەتۆمی هێزی ناوەچی کە گەردیلە بوو توانی گەردیلەکان لێک بدات و نیە پیتان ڕوو بدات و بۆمبی ئەتۆمی ئەو شتانە دروست بکە و هەروەها توانی دەستکاری دیێنەی مرۆڤ بکە دەستی گەیشت بە دەستی گەیشت بە دیێنەی مرۆڤیش توانی دیێنەی مرۆڤ دەستکاری بکە توانی گۆڕان لە بۆ ماوەی خانەکان بکە هەڵانە بمستەلقەکەی پێگوترێ فێساتێک بایۆلۆژی هەڵانە بم ئەگەر معلومات تەوی وانیا واتە شتانی بایۆلۆجی دەست کرد واتە زانیاریەکان ناودێنەی بەکاردێنن بۆی
شتانی دەستکرد دروستکە باشە ستا بایۆتێک ئنجینیرینگی هەیە بۆ نمونە هەندسەی با بڵێن زیندەیە کە هەندسەی زیندەزانی کار لەسەر دیێنەی شتەکانەکە بۆ نەڕوەکتەیە لە بۆ کشت و کاڵ دەستکاری دیێنیانەکە دەستکاری بۆ ماوەی زیندەوەرانەکە وەڵحەسڵ دوو هێزی زۆر گەورەتەیەکە ناوکی شتەکانە باشە پێی دەڵێن نیوکلیای جا ئەو کابرایە هەرچەندە کەسایەتێکی زۆر زانستیشی هەیە بەڵام دانبێخشتی گرنگ داهێ هەڵێ ئێستا ئینسان مرۆڤ گەیشتیتە حاڵەتە کە هێزی ئەوەندە هێزی زانست ئەوەندە هێزی پێدایە کە هەڕێک ئەو تەعبیرە بەکارین دەڵێ هێزی خوداییان هەیە باشە هەڵە هێزش زۆر هەیە بەڵام هیچ ویزدەمەک هیچ حیکمەتێکمان نییە نازانێت هێزە چۆن بەکاربینین هەروەکو خۆشی ئەو وتەی ناو فیلمی سپایدەرمان باسەکاتەوە دەڵێ هێزی گەورە بە بەرپرسیارەتی گەورەوە شوێدێ باشە دەڵێستا بەرپرسیارەتەکەمان لەسەر بەڵام نازانێت هێزە چۆن بەکاربینین کەواتە ئەو مەترسیەوە هەیە دەڵێ ئەگەر ئایدۆلۆژی زانستگەرا زۆر بەو شێوە بەردەوامبی پشت نەبەستین بە لایەنەکانی دیکە بۆ کە وەسفی ژیان و حقیقەتی دنیاکەن ئایا چۆن بتوان حکمەتی ئەومان هەبی ئەو هێزانە بەکاربینین یاخۆ هەر نمونونەکە دیشمان هێستا ئاینشتاین باشە وتەژی بەناوبانگی هەیە دەڵێ من نازانم جەنگی جیهانی سێەم بەچێ چەکە شەڕ پێەکە بەڵام دڵنیام جەنگی جیهانی چوارەم بە بەردوودار شەڕ پێەکە کەواتە مەبەستەکەی وتەکەی چەگەینی مەبەستی وێگەینی کە ئەویش ئەترسێ لە خراپ بەکارهێنانی چەکی ئەتۆمی واتە بکەویتە زۆر هەندێک کەسەوە کە ئایدۆلۆژیای زانستگەرایەن هەبی تەنها لە چاویلکەی زانستەوە سەیری شتەکان بکەی خۆشت باست کرد کە لە چاویلکەی زانستەوە ئەو ئایدۆلۆژیای زانستگەرایی و سەیری شتەکانت کرد زۆر شت هەیە لەبەر چاوت نامینێ وەکو نمونەی تازە تو باست کرد گوتت لە ڕووی داروینیزمەوە ئەو کەسانی بۆ نمونە ینی لە ڕووی بایۆلۆجی و ئەبنە خاونی پێداویستی تایبەت ئەتوانی بڵێەوە کەسانی بارگرانە لە ڕووی زانستی با بڵین لە ڕووی پەرسەنەوە دەڵەوە بارگرانیە کەواتە بۆ ئەوەی باشتر ببینیەوە دەبی خۆتلان ڕزگار بکەی باشە حتا لەو سەردەمی خۆشمان ئەو زۆر ئایدۆلۆژیای هەندێک با بڵێن هەندێک وڵات هەیە هەندێک ئەو ئایدۆلۆژیای تێدا هەیە بەرەبەر ئەو شتانی تێدا دروستە بی لەوەرەوەش هەندێک کەسایەتی بەڕاستی لەو ئایدۆلۆژیای ترسێن ینی ئاگاداریەدەن یەکێک لەوان ئەو تازە ئێرەک واینزبێرگە کە تازە ئەو نمونەیدایە لەسەر خراپ بەکارهێنانی ئەو دوو دەسەڵاتە حتا مەسلەی بازرگانەکانش کە باسم کرد ئێستا بوونە بازرگانی ئێستا بوونە پێشتر با نمونەکە دەمێت قورخۆشم بەکاردات لە دروستکردنی گڵۆپ و شوشە و زۆر مادەی ناڕۆژانە باشە قورخۆشم زۆر باش بوو زۆر باش خۆی ڕاگەر یەک کێشەی هەبوو ئەبوو هۆی سەرەتان و نەخۆشی دەمارەخانەی مێشی کرێکارەکان بەکارهێنەرەکانی لەناوە برد بە تایبەت منداڵەکان ڕێک میمۆڕی و توانای فێربوونی لەناوە برد بەڵام بازرگانەکان باچەند بۆی نەبوو کە ئەو کاتی ئاگاداریان دەگوتێن ئاڕەشەیە لەسەر تەندروستی کۆمەڵێک زانایان کۆ کردەوە گوتیان وەرە بەندێک وەسفی زانستی لە بۆ ماباسکە کە قورخۆشمە ئەو ئەوانینی ئەوان گوتیان ڕێژەکەی کەمە مەترسێکی وای نییە وەحاصل زانستیان بۆ مەسلەی بازرگانی و سیاسی خۆیان بەکارهێنا بەڵام ئەو کاتش ئەو کابراەکە ئەو کابراایشە وڵای ئێستانەوەکە حیف لە فکرم نییە بەڵام ئەو هەمان شتی بەکارهێنا باشە دۆزیەوە کە قورخۆشم زۆر خەتەرە و بە تەنیاش ڕاوەستەوە بەرامبەر ئەو بازرگانیەکە و لە محکەمە بەرامبەر هەموو زانایان دیکە ڕاوەستەوە و تەنانەت چۆ جەمسەری باکوور بەڵگەی لێوێن دەرهێنا بینی کە بە سەڵکی ئێندەر ئەوانی چەند هەزار ساڵێک پێشێستانە پێشەوەی ڕاپەڕینی پیشدازی دەست پێ بکە قورخۆشم بڕەکەی زۆر کەمتر بوو ئەوانی ینی هاوا زۆر خایەنتر بوو بەڵام ئێستا بینی کە زۆر پێسترە ئەوانەی ینی هەندێک زاناشمانە هەیە زۆر بوێر و بە ئیخلاسن هەندێک شێ بەداخەوە ینی ئەخوانە فرۆشن لە بۆ لایەنە سیاسیەکان جا هەر ئەو کابرایە ئەو قورخۆشمە ئەوی بەکار نەبووی تەمەنی زەوی دیاری بکە هەر ئەو کابرایە بوو گوتی کە زەوی 4 شتێک بلیۆن ساڵە بەڵێ طبعا لەدایە خاڵێکی گرنگ دەتوانین
سێری بکەین لە باسەکە ئەویشەوەیە یعنی ئەم قسانە لێکەوتێکی ئێلانێنە کەس بڵێ تەواو بوو متمانە بە زانست نەکەین ئێستامان لە سەرەتایە کەش باسمان کرد گوتمان دوو شت هەیە زۆر گرنگە ها سەرەتایە کەشەوە ئاگاداریمدا ئەگەر بیستەران لە بیریان مابی گوتم جیاوازی بکەن لە نێوان زانست و زانستگەرایی ئایدۆلۆژیایە بڕاپڕە لە میتافیزیک لە ڕووی فەلسەفی ینی بڕاپڕە لە شتانی فەلسەفی کە ئارگومێنتە فەلسەفیەکانیشمان خستە ڕووکە لە ڕاستیدا هەڵەیە وەک خۆشت باس کرد خۆی یعنی خۆی ئایدۆلۆژیەک خۆی بە هەڵە ئەخاتەوە باشە بەڵام زانست تەواو جودایە زانست کەرەستەی زۆر باشە ئەکرێ بۆ زۆر شتانی باش و بە سوود بەکاربێ بەڵام ئەتوو بڵێ تەنها زانست بەکاردێنم ئەو ئایدۆلۆژیە خەتەرە چونکە گەر تەنها زانست بەکاربێنی یعنی وەک وایە خۆت چۆن بڵێم بەرچای خۆت کۆرە بکەی لە زۆر شتی دیکە کە گرنگن یعنی تو پشت بەوانج بەستی کە بۆ نمونە ئێستا لە مێژوودا بینیمان لە مێژوودا زانست چەندە بە خراپی بەکاردەهات بۆ ئەوەی بابڵێ زۆر کۆمەڵە و جەنگوشتیوە پێ دروستبی و بینیشمان زۆر بە سوودی بەکاردەهات کەواتە ئێستاکە لە دەست خۆمانە کرێ زانستەکە بە سوود بەکارێنی بە بەلانی دەکەم بەڵام ئەوەی کە زانستگەرایی یعنی شتەکان ئەشواتەوە دا ئەماڵیت تەنها پشتی خۆی ئەستورەکە بە زانست کە ئەوەش ئەو لێکەوتانی هەیە کە باسمان کرد خۆی خاڵێکی گرنگ لەم مەسەلە تێ بکەین ینی زانست وەک هەر شتێکی تری مرۆڤ یعنی بە خراپ بەکارێت و باش بەکارێت یعنی ئەگەر سێری مێژوو بکەیت زانست هەم بۆ لایانی ئەینی بەکار هاتووە بۆ لایانی بازرگانی بەکار هاتووە بۆ لایانی سیاسی بەکارتووە تا ئێستاش یعنی بەردەوام بەکارێت جا تەوا بوو یعنی نابێت بەهۆی هەندێک خاڵ پێیدا چ متمانێکی ڕای بە کورتیەکەی بە کورتی ئەو کەسانی زان عەفو قسەشت پێڕم کاک محەممەد عەفو قسەش پێ بڕم بەڵام حەز داکەم ئەو تعبیرم لێ بێتیتەوە بە کورتێکە زۆر زانا هەیە کەسانی زۆر زانستی پراپڕن لە زانست هەموو تەمەنی خۆیان لە زانست سەرف کردیان بەڵام هێشتا ئەو کەسانە سنووری زانست ئەزانن باشە دەزانن سەر ئەو هەموو عەریفە و زانستی پێیانە بەڵام هێشتا دەزانن زانست سنووردارە باشە کە ئەو کەسەیدان بۆ دابنی زانست سنووردارە ئاگادارە بی ئەو ئایدۆلۆژیای زانستگەرایی لەوە دروست نابی و یعنی ئەوەی کە بە تعبیری ئینگلیزیەکە نابێت ئیدیۆلۆژ واتە پراپڕ بتە کەسێکی ئایدۆلۆژی و هەر ئایدۆلۆژی خۆی پێ قبوڵ بێ واتە پەیڕەوی ناکات بەڵێ زۆر باشە تقریبا ساعتێک و نیوە شتەکانمان باس کرد زۆر شتمان باس کرد الحەمدوللا هیوادارم سوودی هەبووی هیچ سێ لە بیرمان کردبی ئەتوانین بڵێین وەک لە کۆتایی بابەتەکەیە بانی بۆی بابەتەکە بەهێزتر بکەین ئارگومنتێکی دیدەکتیڤانە پێشکەشکەین لەجی زانستگەرایی پشتر لە ڕاستمان ئەو بابەتەماندا نبوو وێبسایتەکەی ئەتوانین بڵێین ئارگومنتەکە بەم شێوەیە خاڵی یەکەمی ئەڵێ بۆ ئەوەی هەر بانگەشەیەک پێی بڵێن خۆی بەدرۆ هێنێتەوە ئەڵین ئەبێ دوو خاڵ و دەرەنجامێکی هەبێ خاڵ یەکەمی چییە بانگەشەکە ئەبێ هەندێک پێویستی قبوڵبوونی وتەکە دابەزرێنێت جا ئێستا جێبەجێەکەی مەسەر زانستگەراییە خاڵی دووەمی چییە بانگەشەکە خۆی بخاتە بەر پێویستیەکە باشە خاڵی سێمیشی بانگەشەکە نەتوانێت قایلی پێویستی قبوڵبوونی وتەکە بکە کە خۆی بانگەشەیەەکە جا ئێستا با بڕۆینە لای زانستگەراییەکە زانستگەرایی هەڵدەچی ئەڵێت تەنها ئەوە ڕاستە کە زانستیەن تاقیەکرێت یاخود میتۆدی زانستی بەکاریە جا ئێستا خاڵی یەکەمی بەسەرە ئەپرسین ئایا ئەم بانگەشەیە پێویستیەک بۆ قبوڵبوون دامەزرێنێت ئەڵێن بەڵێ چونکە ئەڵێ شتێک بۆ ئەوەی ڕاست بێت ئەبێت تاقیە بکرێتەوە خاڵی دووەم ئایا ئەم بانگەشەیە بانگەشەی زانستگەراییەکە خۆی خاتە بەردەم پێویستیەکە ئەڵێ بەڵێ وا خۆی ئەنوێنێ کە ڕاستی ئەگەیەنێ خاڵی سێمیان ئایا ئەم بانگەشە توانێت قایدی پێویستی قبوڵبوونی وتەکە بکە ئەڵێن نەخێر چونکە ئەم بانگەشەیە وتەیەکی فەلسەفیە دەربارەی زانست کە زانستیان باڵی میتۆدی زانستی بەسەرا جێبەجێ نابێت کەوا بوو زانستگەرایی هەڵەیە یعنی ئەمە ئارگومنتێکی دیدەکتیڤانەیە ئەگەر پێشەکیەکان ڕاست بن دەرەنجامەکەش ئەبێ هەر ڕاست بێ بەڵێجا ئارگومنتی دیتەکتیڤ 100% ڕاستە ینی وەکو ئینتەکشن دیە ئەگەر پێشگریمانەکان ڕاست بوو دەرەنجامەکە 100% ڕاستەوە تو شتی پێبستی یعنی زانستگەرایی ئەتوانین بڵین مەکەم نمونانە یەکێک بڵێ ها
بەڵێ. بۆ نمونە بڵێ من ناتوانم وشەیەکی کوردی قسە بکەم لە کاتێکاوەدا بە کوردی ڕستی کاک محەممەدجان هەر بێجگەلەوە ئێستا بە دیدی خۆم یەکێک لە بێزگە لەو مەترسیانی ئایدۆلۆژیای زانستگەرایی کە باسمان کرد شتەکەدی هەیە ئێستا زۆر زانایان هەیە دەڵێن زانست و ئاین هەردووچی ئاینە دەڵێ زانستگەرایش ئاینە لەبەر ئێستا زۆر زانستگەران دەڵێ پێشمان بە ئاین نییە و پێشمان بە زانستە بەڵام ئاگادار نین بەڵام خودی ئەو ئایدۆلۆژیان زۆرێکە لە ئاین باشە ئێستا بۆ نمونە ئەگەر سریان بکەی یعنی زۆر یعنی سیفاتی ئاینیان تێدایە باشە ئێستا بۆ نمونە هەلە مەسەلەی داروینیزم ئێستا زۆر زانکۆ هەیە یعنی ئەوەندا مەسەلەی پەرسەن و داروینیزمیان تێدا بەرز ڕاگرتیە ئەگەر بێت و ئێستا هەندێک قوتابی هەیە ڕخنەی ئەوان ئەگەردیان گوت لەو زانکۆیانە دەمانویست بەحسی کۆتایی زانکۆکەمان لەسەر ئەوە بکەین کە ئینتەلیجنت دیزاین لە بایۆلۆجیدا دکتۆرەکە دەیگوت ئەو بەحسەی ناکەم دەیگو باسیش نەکەی کە بەتەمای ئەو بەحسە بکەی و خەتەرە لێم حاڵی واتە ئەو شتانەی قبوڵ نییە خود بۆ نمونە ئەگەر سیر بکەی ئێستا با بڵین زۆر کات ئەو شتە تەحەدێک لام پێکەن ناویش ئێستا بۆ نمونە یادی لە دایکبوونی داروین لە مانجی 2 لە ڕۆژی 12 فێبریوەری مانی هەموو ساڵێک بە هەموو ساڵێک لەو مانگەی ئاهەنگی گەورە دروست دەکەن کۆ ئەبنەوە باڵین داروین بەرز ڕائەگرن یعنی زۆر شت ئەکەن کۆبوونەوە شتەکەن ئەگەر بەراوردێکی بەو شتانەی بۆنە ئاینیەکان زۆر لەوەچی باشە بۆ نەسا خەڵک دەبینی تاتەوەکە نازانم یعنی زۆر شت ئەکە بە کوردەکەی وەکوایە ئاین پەرستی زۆر زانە هەنا زین دەڵێن چی دەڵێن ئەوان زانستە پەرچووکە زانستمانە ئەدا بە ژیانیوان لێم حاڵی دەڵێ بۆنە ئێستا ئەوان دەڵێن ئێمە پشت بە زانستە بەستن و کاری زانستەکەن دۆزین و زانستەکەن چکە ئەومانە ئەدا بە ژیانیمە ئێمە پشتگیری لەو زانایانە ئەەکەم و ئەو جۆرەشتانە ئەو جۆرە ئایدۆلۆژیانەڵەکە چکەوە ئەمانە ئەدا بە ژیانیم ئاینیش هەموو ئاینێک بکاردی بۆ ئەومانە بدا بە مرۆڤەکان بەڵام یعنی وەک بینیمان خودی زانستگەرایی تەحەدەک زۆر نزیکە لە ئاینێک ڕاستە توی بڵین فەیتی تایە باوەڕ باڵی خاڵی لێکچووی لەگەڵ ئاینە بەڵێ ئەگەر خەڵە نەبم ئێستا هەر بێزگەلەوەش ئێستا هەر بێزگەلەوەش ینی تخوا باوشتم لێ بێت نەچی ئێستام بوونە مارکسەکان باشە لە چەند سەد ساڵێک پێش ئێستا زانین چیان دەگوت بەخۆیان یعنی هەر زانستیان بەکارێنن لە مەسەلەی زانست بەخۆیان دەگوت ساینتیفیک سۆسیۆلیزم باشە دەیانگوت کۆمەڵی زانستی یاخۆت باڵێن ساینتیفیک سۆسیۆلیزم ئەگەر تعبیرەکە ڕاستبی واتە زانستیان بەکاردێنە بۆی سەپۆرتی ئایدۆلۆژی خۆیان ئایدۆلۆژی خۆیان بکەن بەڵام ستامە لەو سەردەمی خۆمان باش دەزانین کە ئەو ئایدۆلۆژیا دروست بەڵێ جا قسەکەم بێدەچێ لە ڕۆژ ئاوا هەروەکوت یعنی بەرەسەندن هەر بە شایەتی وە کەسێکی وەکو فەیلسوف مایکل ئەڵێ کتێبێکی بەناوی داروینیزم ئەزڕێژ ئەڵێ تەنها بیتۆسەکە لە زەنت دەرچووە یعنی وەک ئاینی دێهاتووە جا یعنی تەنانەت هەر کەسێک بە شێوەیەک لە شێوەکان مەوەستم زانەکانە پێچوانی بۆستێتەوە یعنی وە بڵی دووچاری دەرکردن دووچاری کێشە بێ جا بۆیە جێوای چین پەرنتۆلۆژیستێکی چینیە لە کینەکە محاضەرەیەکە لەسەر داروینیزم وتی لە چین ئێمەتوانین ڕەخنە لە داروین بگرین بەڵام لە حکوومەت نە لە ئەمریکا ئێوە توانن ڕەخنە لە حکوومەت بگرن بەڵام لە داروین نە یعنی لە ڕۆژ ئاوایە شتەکە لە زانست دەرچووە ینی بیتبەزێکی ئاسایی نییە وەکو ئایدۆلۆژیایەکی لێ هاتووە ئێستا بەتایبەت لە گەنجەکان بۆ نەلنا کۆمەڵگەی خۆشمان زۆر کات گەنجەیە بەتایبەتەوانەی تازە تێکەڵی زانستە بن هەتا گەورەکانی شەنە ئەوەندە ینی با بڵین ناو ژینگەچی زانستیدان ئەوەندە ینی باڵم ئەتوان بڵێم خۆشەویستیان بۆ زانستەکە هەیە کە تەحەتەک ئەو باوەڕیان لە بۆ دروست بکە زانست هەموو شتێکە پێویستیان بە ئاین نییە زانست بۆیان هەموو شتێکە باشە بەڵام
هیوادارم ئاگادار بن یعنی هەیە لەوانەیە باوەڕدارشی بەڵام ئەو زۆرە برکنی بکە بەڵام باسمان کرد ینی وەک باسمان کرد ئەو زانست سنووردارە وەنیا شتی زۆر زۆر زیاتر هەڵەگری وە زۆر لانی دیکەیە بەڕاستی پێویستت بە فیلد و بواری دیکەیە غەیری زانست بۆی لە حقیقەت تێبگەی بۆ حقیقەتە دەستکەوی جا شتێکم بی نەچێ یعنی ئێستا زانستگەرایی ئەوەنە کاریگەری هەیە بەسەر باڵێن جیهان و ئەمڕۆ یعنی بۆ نمونە باوەڕدارەکان یعنی ئێستا باوەڕدار لایەنە ئاینیەکە و سەرچاوێکی معریفی سێریەکە یعنی زانست بە تاکە ڕێگەدا نانێ باڵێن وەحی لەلایە بەس لە هەمان کاتە بەتایبەت لە ڕۆژاوە پرۆژەیەکە بوو بە ناوی دیڤاین پرۆجێکت شتێکی وایە بزڵ باس لە پەیوەندی نێوان زانست و ئاینەکە یەک لەو بابەتانە پرتی بوو لە کردداری ئیلاهی لەناو گردوونە یعنی ئەوەنە کاریگەری زانستیان لەسەرە باڵێن معجیزەکانیش بێچوانە یاساکانی سروش نین وەکو ئەتوانین بڵێن لە ئاستی کوانتەمیایە کارەکەن تەفسیرێکی زانستیارە دۆزنەوەتیدا تەفسیرێکی زانستی دوێنێ یعنی من لەلایەن ناڵم هەڵدان مەبەستم ئەوە نییە وەکو مەبەست خۆیە کە کاریگەری زانست ئەوانە زۆرە خۆی زانستگەرایەکە لەو حاڵەتە زۆر زۆر مەترسیدارەبی ئەگەر تێکەڵی سیاست کرا باشەوە کۆنمونەماندا ئێستا بۆنە زۆر فیگەری گەورە هەیە ئیدعای ئەوە ئەکا دەڵێ من دەتوانم کۆمەلگایەک لە بۆ دروستکەم کە 100% پشت بە زانست بەستی باشە مادیگەرابی و زانستگەر باوڵێن پشت بە زانست بەستی و ژیانی تاکەکانی کۆمەلگەیە لەو پەڕی خۆشی و باشی دابی باشە بەڵام وەکو شتانی باسمان کرد ئەو جۆرە کۆمەڵگەیە بشازێک دروست نابی وەکو هەندێک لەو کەسایەتی زانستیانی دیکە کە خۆشیان کەسانی فیگەری زۆر زانستیم بەڵام لەگەڵ ئەو جۆرە پرۆژەیە دانێن چونکە ئەوان سنووری زانست دەزانن گرنگانی هەتا ئەوانی کە باوەڕداریشین هەرچە لەوانەیە بێباوەڕبی بەڵام زانستی زۆر لە خۆشەویست بەڵام هێشتا ئەو کەسی بێباوەڕش بیەوە زانستیش لە خۆشی دەویست سنووری هەر زانست هەر بزانی باشە چکەوتە ینی کەسایەتی وەکو ئێرک وایزنبێرگ ینی ئاگاداری زۆر گرنگ و گەورە ئەتە سەبارەت بە خراپ بەکارهێنانی زانست یەکێک لەو بابەتانە ئەتوانین بڵێن لە ناوچوونی شەشەمە کە ئێمە حالیان لە نابیان ئەویش بەهۆی خراپ بەکارهێنانی زانست یعنی تێکدانی سەرچاوە شتیەکان بە شێوەیە بەکاریان بێنی کە یعنی لە کۆتایە بێتە زەرری مرۆڤاتی خۆی یعنی بەمانایەکی زانستگەرایی پێ بێتە خۆی لە ناوچوونی مرۆڤاتی خۆی جا وەک کۆتا بابەت کە باسێکم یعنی ئەویش وەکو نوکتەیەک وایە جێبی مۆرلاند ئەڵێ لە مناسبەتێکا بووم وانگەشترا بووم لەوێ کەسێکی لێ بوو خەریکی تاڵکردنی دکتۆراکەی بوو لە فیزیایە جاڕێ لەسەر مێزەکە بێ کۆ دانیشتین دەستیان کرد بە بەخسە وتی پێم تێتەگەم تۆ فەیلسوف و سیۆلۆژیانی ئاینزانی جاڵێ ویستم قسە بکەم یەکسەر خۆی بەدوایە وتی کاتێک مێردنا بوو گرنگیم بەو شتانە ئەدا بەڵام وازم لێ هێنن ئێستا زانم تاکە ڕێگایەک بۆ زانین دەربارەی حەقیقەت ئەوەیە کە لە تاقیگەی دێوی و مامەڵی لەگەڵاپی واتە میتۆدی زانستی بەسەراجێ بەجێ دەڵێ و کاتێک گەنج بووم دەڵێ و کاتێک گەنج بووە میشوارم بەیانی هەبوو بەس ئێستا هەموو شتەکەم بووی تاقیگە ئەگەر بە تاقی ئیش پێ نەکەم بارم پێ نییە بەڵێ تاڵێکە زانستیان مامەڵی لەگەڵ کرا ئەوە وەکو معریفە حساب یەکەین خۆگەر نەکرا ئەوە هیچ نییە چگەل لە ڕایەکی تایبەت و گریمانێکی بێ بەها جا ئەڵێ ئەم پیاوە ئەوە تا دووسێ خولەکە قسەی کرد ئەڵێ من شقەکەین پێ بڕی وتم گەورم تۆ هاوا سیچل دیاڕۆ قسە کرد یاخۆ سیچل بانگەشەو کرد لە سەفرێکێکی کەمە ئەوەنەی بیرم بێ هیچ دانێکیانە تاقیە زانستیە ناپێورێت و تاقی ناگرێتەوە یعنی میتۆدی زانستی بەسەر جێبەجێ نابێت هەموو ئەم قسانت نەخاتە هەوەستێکی ناپەسەند بەقسەکانی خۆ بێ ئەوە ئەوانەی هەمووی وتت ڕای تایبەتی خۆت و گریمانی بێ بەهان جا کەڵایە برسم بۆچی من یا هەر کەسێکی ترەبێ کاتر پێ بەو گوێ لەم قسانە بگریانەوە بیکات و کە تۆ باڵی شتێکی ڕاست بوویتوە تایتەڵە پیاوەکە دەموچاوی سوور بوو بابەتەکەی گۆڕی بەخۆی یعنی دەوێ ئاگای لێ و کەسانی بانگەشەی ئەوەکەن یعنی ئێستاوە دەڵێ
وەکوانێت باسکرە هەم لیستی ڕیز کرد ئەو شتانەی مشت لە پۆدکاستی باسمان کرد بەڵام بینیمان هیچ لەوانە لە تاقیەی بەکارە هەرچەندە زانست و ناو تاقیەکە زۆرش کاری مهم و مەزن و جێی بەهاوی بەڵام دەبیدان بەوەی دابنێکیان دێشتەیە لە تاقیەکە ناتوانانی ئامەری لەسەر بکەیت کە لە تاگەش نەتوانی بکەیت میتۆدی زانستەکە لەسەر جێبەجێ ناوی یعنی ئەگەر من وەکو خۆم وەتا قسەم بکەم ئەوەیە زانست یعنی لەگەڵ هەموو ئەو سەرکەوتن و سوودانەی بریتە لە یەک ڕێگا بۆ گەشتن بە حەقیقەت نەوەک تاکە ڕێگا بۆ ئێستا یعنی زانست نەک تەنها تاکە ڕێگانیە بەڵکو لەناو قوتی خۆشیەکەم و کورتی هەیە باشە چی زانستگەرەیە بە لاوازیە بینم بەڵێ نەک تەنها ینی زۆر زانا هەیە کەسانی زۆر زان وەک باسمان کرد یان ئێستا نازانم ناوی چەندان بدەم زۆر هەن زۆر فیگەری گەورەی ناوزانستن ڕۆڵی گەوریان هەبووە بەراوی خڵاتی گەورە بوونە تەمەنەکی زۆریان ناوزانست سوورەکەی بەڵام دان بۆ دانە کە زانست سنووردارە و معرفەکانیان سنووردارە و میتۆدەکانیان سنووردارە کەرەستەی زانستیەکانیان سنووردارە هەشتا زۆر ینی خۆی پشتێکا بە زانست دەبیتە ئایدۆلۆژیا ئەو ئایدۆلۆژیاش ئەو کەسانن کە زیاتر مادیگەراین و ئیدی خەڵک بانگشتی ناو ئەو جۆرە ئایدۆلۆژیاکەن و ئایدۆلۆژیاکە فرۆشنەوە بە خەڵک جاوە وەک باسمان کردیانیوە نابیتە مانایەوە کە زانستە چ خراپە بەڵام ئەو کاتی دەبیتە ئایدۆلۆژیا ئەو کات نەک تەنها خراپە ئەگەر ئاگادار نەبین ئەبیتە ئەوەی مەترسیش ئاجانبەرەوە ئایا پرسیارەکە ئەومان ئەوە بوو ئایا زانست دەمانگەینیت بە حەقیقەت باشە کەواتە لە وەڵامدا دەڵێن نەخێر زانست بە تەنیا نامانگەینیت بە حەقیقەت باڵکو توانی بڵێ زانست لەگەڵ لایەنەکانی دیکە بۆن لە فەلسەفەیە بوارەکانی دیکە مێژوو دەخوێنم هونەر دەخوێنم ئاین دەخوێنم هەموو ئەوانە لی کەدەم ئەو کات لەوانەیە وێنەی زۆر باشت تەحدەک باش بۆ کەسەکە مێرشی کراوە بیت و کەسێکی بە بێلایانی سەیری شتەکان بکە لەوانەیە حقیقەتەشی بۆ دەرکەی بەڵام تو تەنها لە گۆشەی یای زانستەوە سیر بکەی لەوانەیە زۆر شت بۆ دەرنەکەی بوون ئەمستانمە باسمان کرد گوتمان مەسلەی فاکت و مۆراڵەکە هاوەی کە ژۆن لۆک باسیەکە ئەگەر تەنها لە تێڕوانی زانستەوە سیری بکەی هەم ئەوی دەبینی فاک ستیتمنتە مۆراڵ ستیتمنتەکە نابینی کە مۆراڵ ستیتمنتت نەبینی سپەی ئەگەر تۆ دەسەڵاتدارێک بووی ئەو ئایدۆلۆژیاشتە بوو تو هێزێکی گەورەی وەکو چشی ئەتۆمیت هەبوو کە وەکو ڕکوانزبێت باسیەکە یاخۆ توانێت هەبوو کە لە ڕووی پزیشکیەوە دەستکاری بۆ مای خەڵک بکەیت ئایا تۆ چۆن بڕیارەدەی کامە ئەو هێزە بۆ یعنی چۆن بۆ باشە بەکاری بینی چۆن بە خراپە ئەسڵەن دەزانی کامی باشە و کامی خراپەیە ئایا پێناسی باش و خراپە لە چیەبی کە تۆ ئەو ئایدۆلۆژیاتەبی جالبەر ئەوەیە یعنی دەبینیم کە زۆر کەس هەوشداری دەدەن سەر بۆ ئایدۆلۆژیا و دەڵێن لە وەڵامدا نەخێر زانست ناتوانێت وەڵامی هەموو شتێک داتەوە و تاکە ڕێگە نییە بۆ گەیشتن بە حقیقەت بەڵکو یەکێکە لە ڕێگاکان یەکە لە ڕێگاکان بە قەنەعەتی خۆم شەخسی خۆم ئەوەندەی ئەزمونم هەبی ئەگەر بێت و بە هاوبەشی لەگەڵ لایەنەکانی دیکە ئەو کات وێنەشی زۆر باشە سەبارەت بە حقیقەتی شتەکان لە بۆ دەرەکەی ئەگەر بە بێلایەنە و بە ڕازگویانە سەیری شتەکان بکەی زۆر کات من تعبیرەکەم ئێستا ئەو کاتەی گەنج بووم زیاتر حەزمە کرد سەر هەموو شتێکی بزانم باشە چکە ینی زۆر ئەوە بەڵێن خولیای زانست بووم بەڵام دواتر دەخنی کە زیاتر لەسەر مەسەلەکانی تێکشتا خوێنەوە شتەی زیاتر فێرەبی و ئەزمموی زیاترەکەی بۆ تۆ دەرکەی بەڕاستی کە زانست سنووردارە جا لێرەوە لە بۆ مۆ دەرکەت کە لەوانەیە هەموو شتێک سەبارەت بە هەموو شتێکی نەزانی ئێستا کە دەڵێ هەموو شتێک سەبارەت بە هەموو شتێک بزانی ئەوە زانستگەراییە بەڵام دەڵێم چێن دەتوانانی لەسەر هەموو شتێک بزانی لەم حاڵی لەسەر هەموو شتێک بزانی وەرە شتێکی زانستی بزانە شتێکی ئاینی بزانە شتێکی مێژووی بزانە شتێکی هونەری بزانە کە هەموو ئەوانە زانین ئەو کاتە دەتوانی حقیقەتەکەت یعنی وێنەکچی گەورەت سەبار بە شتەکانەوە دەرکەوی جاوەکو کۆتا قسە یعنی ئەتوانین بڵین ئەگەر قسەکان کۆ بکەینەوە زانست بۆ نمونە ئەتوانێت باس لە وێنەکەی مۆنالیزا بکات لە شەڕۆی بۆ نمونە جۆری وەربگات بکاتەکە ڕەنگەکان تا تەفسیرێکی مادی بە باشە بەڵام خودی وێنەکە ئایا جوانیان ناشرین چمانایەکەیە ئەمەیشی زانست نییە جا ئەبێ عنی هەوڵ بین ئەم تێڕوانی نەجێبەجێکەین بۆ سەر هەموو شتەکانی تری گردوونە یاخود بەسەر ژیان و مانای ژیان و ئەم بابەتانەیە جا بۆیە
کێوانی زانستگەرایی پێچەوانەی ئەم کێڕوانینەیە کە من پێم ڕاسترە و لە کۆتاییشە بابەتێک هەیە کە وەکو داواکاریەکەیڵم هەر کەسێ خەریکی زانستە سروشتیەکان هەوڵ بە یعنی هەندێک لایەنی پێویستی فەلسەفەی زانست بزانێت چونکە بەبێ فەلسەفەکەی ئەهێتە ناو هەندێک هەڵی کوشندەوە یعنی من زۆر کەس ئەزمونم هەیە لەگەڵیانە کە خەریکی زانستی پشتیەکانن زانیاریان نییە دەرباری فەلسەفەکەی هەندێک بانگەشەی سیر و سەمەراکەن یعنی ئێستا تەنانەت هەندێک زاناش خۆیان کە یعنی فەیلسوفی زانست نین ئەمن زانست دڵنیایی نایەت یعنی لە باشترین حاڵی دەست دڵنیایی نایەت کەچی لە کاتێکە ئەمە بەناو تۆڕی کۆمەڵایەتیەکان بڵاو بوونەت و بانگەشی لەو شێوەیە هاکەن جا دەستی کاگاریس خۆش بێ هیوادارم بابەتەکە پرسوود بوو بێ خواتان لەگەڵ دەست خۆش بە کاک محەممەدجان جا لێردا وابزانم زۆر شتی باسمان باس کرد ئینشاءڵڵا شتانی بەسوود بوونە تەنیا هەوڵماندە هەڵەتە گەیشتن و شتەکان ڕاست بکەینەوە هەندێک وشاری ڕۆشنبیری زیاتر بدەین سەبارەت بە هەندێک شت کە هەست دەکەین لەو ڕۆژگارەدا زۆر بەر بڵاوە نەک تەنها لە کۆمەڵگەی خۆمان لە جیهاندا بەگشتیوە ڕۆژانە بەرکەوتمان زۆر هەیە لەگەڵی بەتایبەت لە بۆ زانستخوازان یاخۆدە و کەسانی کە زانست بە زۆرێکە دیێبینن کە بە قەناعەتی خۆم زانستگەراییەکە کە لەو شتانی کەوای کردیان خودی زانست یعنی وێنەرک و فیگەرەشی خراپ و نەرێنی هەبی بەرامبەر ئەو کەسانی کە زانستینین لە دەروی زانستین بۆ خۆشم هانی خەڵکەدەم بۆی بێنە ناو زانست چونکە زانست وەک باسمان کردشتانی زۆر ناوازە و بەسوودی تێدایە بۆی زۆر شتێ سەبارەت بە جیهان بۆ دەرکەی بەڵام بەتەنێ ناتوانانی وەکەوەی باسمان کرد جای هیوادارم بە هەر لایەک بوو بجێی خۆی گربی سوودەکان زۆر سپاسی کاک محەممەد دەکەم کە لەو پۆدکاستی لەگەڵمان بوو ئینشاءڵڵا سوودی باشتان لێبینە لێرەدا هاتین بە کۆتایی ژمارەی سێمان لە پۆدکاستی ڕاستپار تا پۆدکاستی داهاتوومان خواتان لەگەڵی خدا حافیز ئەسەلامو عەلەیکوم